بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لەم بەرنامەیەدا قسە لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەکەین کە سبەی دەنگدانی تایبەت بەڕێوە دەچێت و دووشەمەش دەنگدانی گشتی بەڕێوە دەچێت باز لە چوونەتی هەڵبژاردن و یاساکانی تایبەت بە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و پرسی ناوچە جێناکۆکەکانیش کە لەم هەڵبژاردنە بەرزبەت کردەوە زۆر گرنگە چارەنووسیە و ناوچانە دەکەین. هەروە قسە لەسەر کاریگەری ئەم هەڵبژاردنەکەن لەسەر داهاتووی ئەو ناوچانە لەگەڵ هەیەک لە بەڕێزان ئەحمەد عەزیز شارەزای ناوچە دابڕێنراوەکان لە ستۆدیۆ هەروە لەتیف فاتح فەرج نووسەر کەویش لە ستۆدیۆ لەگەڵمان دەبێت لە هەولێریشەوە هێمن ئەسکەندەر بەرپرسی دەستگای هەڵبژاردننی یەکگرتووی ئیسلامی لە کەرکووکیشەوە ئەحمەد کەرکووکی چاودێری سیاسی لەگەڵمان دەبێت سوپاسی ئامادەبوونتان دەکەین. بەڵێ دیارە وابڕیارە سپەی کە هەڵبژاردننی دەنگدانی تایبەتە بە پێی ئەو ئامارانەی کە کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق بڵاوی کردوێتەوە 16 ملیۆن کەس زیاتر لە 16 ملیۆن کەس کارتی دەنگدانیان وەرگرتوێتەوە کە دەتوانن دەنگ بدەن 15 میلیۆنیان دەنگدانی بڵین گشتیە و ملیۆنێک و 200 هەزاریشان دەنگدانی تایبەتە کە ملیۆن و 200 هەزارەکە وابڕیارە سپەی دەنگ بدەن هەم هێزە تایبەتەکان و ئەم تایبەتە بە ئاوارەکان کە لە کاتژمێر حوتی بەیانیەوە دەست پێ دەکات تاوەکو شەشی ئێوارە دەست پێ دەکات و کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراقیش هەموو ئامادەکاریەکی کردووە بۆ پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان. دیارە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە عێراق لە خولی یەکەم لە 2005 خولی یەکەم بەڕێوە چووە، خولی دووەم لە 2009 و خولی سێمیش لە 2013 لە دوای 2013 و لەو کاتە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکراوە. لە 2019 پەرلەمانی عێراق یاسایەکی دەرکرد بۆەوەی کە ئەنجومەنی پارێزگاکان هەڵبوەشێنێتەوە و لە 2021 دادگای فیدراڵی وتی هەڵەشانەوەی نایاساییە بەڵام کارەکانی ڕاگرن تاوەکو هەڵبژاردنەکە بەڕێوە چوو. بە هەمان شێوە لە کەرکووک لە 2005 هەڵبژاردنەکە بەڕێوە نەچووە. سوپاسی میوانەکانمان دەکەین. کاک ئەحمەد بەخێر بن، کاک لاتی بەخێر، سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک ئەحمەد لە بەڕێستانەوە دەست پێ بکەین لە گرنگی ئەم هەڵبژاردنەوە دەست پێ بکەین کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە بەتایبەت ئەوەی کە پێویستە بە ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووک لە نەینەوە لە سەلاحەدین لە دیارە لە واست چ گرنگێکی هەیە بۆ کورد؟ وڵا هەڵبەت ئێمە پێمان وایە ئەم هەڵبژاردنەکە لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ئەنجامە درێ بۆ یەکەم جارە کە زیاتر لە 15 ساڵە هەڵبژاردن لەو ناوچانە ئەنجام نەدراوە و ناوچانە ناوچەگەلێکی ئیستراتیجی ناوچەی جێگەی ململانێن بە درێژایی مێژوو لە بینی کورد و لایەنە نایارەکان لە بینی کورد و دەوڵەتی عێراق. هەڵبەت ئەو ناوچانە بۆ خۆتانزان هەمیشە جێگەی ململانەیەکی گەورە بووە. هەردەم دەوڵەتی عێراق لە قۆناغە جیاجیەکان ئامادە نەبووە دەستبەرداری ئەو ناوچانە بێ. هەرچی کەرکووک سلێمانی ببورن هەولێر و دوهۆک و سلێمانی لەم گفتوگۆکان ئامادە بوونە ناوچەی ئۆتۆنۆمی یا هەر مافێکی تر بە کورد بەخشن لەو ناوچانە. بەڵام بۆ کەرکووک و ناوچەکانی دەشتی نینەوە خانەقین خورمات و ئەم ناوچانە ینی کێشەی 100 ساڵی کورد لەسەر ئەو ناوچانە بووە. کێشەیەکی زۆر قورس زۆر قول زۆر ئاڵۆز لە بینی کورد و نایارەکان هەبووە. دوجار لە دوای 2023 کە ڕژێمی عێراق ڕوخێندرا لایەنەکانی دەوڵەتی عێراق و لایەنی کورد لەسەر چەند بنەمایەک ڕێککەوتن بۆ یەکلاکردنەوەی چارەنووسی و ناوچانە سەرەتا بە مادەی 58 دەستی پێکرد دوای کە مادەی 58 نەما جۆزرایە و ناو دەستوری هەمیشەی عێراق بە ناوی مادەی 140ەوە. بەداخەوە لایەنی کورد زۆر بێخەم بووە، زۆر بێ پلان بووە، زۆر بێ بەرنامە بووە بۆ جێبەجێکردنی مادەی 140. هەر بۆیە بینین لە ماوەی 20 ساڵی ڕابردوو مادەی 140 ئەتوانین بڵێن 20 لە سەد یان کەمتر لە 20 لە سەدی قۆناغی یەکەمی مادەی 140 جێبەجێکراوە. بۆ ئەو کێشەیە تا ئێستا هەروە ماوەتەوە. بۆ ئەم هەڵبژاردە بەڕێی ئێمە هەڵبژاردنێکی زۆر چارەنووسازە لەبەرەوە چارەنووسازە. ئێوە بۆ خۆتانزان لە دوای 16 ئۆکتۆبەر ینی پێش 16 ئۆکتۆبەر لە پاش ئەوەی کە دەوڵەتی عێراق ڕوخێندرا لە 2023 کورد لەسەر ئەرزی واقع دەوری هەبوو بوونی هەبوو. هەرچەند ئەو ناوچانە بە قازانجی کورد یەکلا نەکرابەوە بەڵام لە وەکو دیفاکتۆ کورد حکمی ئەو ناوچانەیەکرد. بەشێکی زۆری ناوچەکانی دەشتی نینەوە خانەقین و خورمات و کەرکووک
لە ژێر کۆنتترۆل و سەیتەرەی کووردا بوو لە ڕووی ئیداری لە ڕووی ئەمنی لە ڕووی سەربازی لە هەموو ڕوەکانە بەڵام لە دوای 16 ئۆکتۆبەر وەرچارخانێکی گەورەی سیاسی ڕوویدا کە کورد لەو ناوچانە وەدەرنرا کورد پەراوێز خرا لە دەسەڵاتە ئەمنی و سەربازی و ئیدارەکان بۆیە ئێستا ئەوەی کە بەدەست کورد ماوەتەوە پێم وایە کە کورد بتوانێت شتێک بە شتێ بکە ئەم هەڵبژاردنەیە ئەم هەڵبژاردنش ئەبێتە بەڵگەنامەیەکی مێژووی چۆن ئێستا یەکێک لەو بەڵگەنامە مێژوانەی کە ئێمە زۆر پشتی پێبەستین زۆر شانازی پێواکەین بەرامبەر نایارەکانمان بەکاری دێنین ئاماری ساڵی 1950 بەڵام خۆشبەختانە لە دوای ساڵی 2023 لە هەموو هەڵبژاردنەکان سەرڕایەوەی چارەنووسی و ناوچانەیەک لا نەکراوەتەوە هەمیشە هەڵبژاردنەکان بە شێوەیەک لە شێوەکان لە قازانجی کورد بووە کورد هەمیشە لە تەواوی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگای کە ئەنجام درراوە هەروە نوێنەرایەتی بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق کورد هیچ کاتێک کەمتر لە 50% نەبووە بۆیە ئەم هەڵبژاردنە چارەنووسازە بۆیە ئەبێ لایەنی کەم کورد ئەوەی کە تۆماری کردووە لە دوای 2023 نەیەتە خوارەوە بگرابێ باشتری بکە سوپاسین کاگرەتی زەنابشی بە خێربی ئەم هەڵبژاردنە بڵێن بۆ ئەنجومەنی پارێزگاکانە کە دام دەستگایەکی چاودێرین پەسەندکردنی بودجێ دانانی پارێزگارە ئەم بەنی سەرڕایەوەش پەیوەستە بە بارودۆخە سیاسیەکە ناسنامی ئەو ناوچانە لەم هەڵبژاردنە ئەزانی منوێ ڕای بەخێراتم بۆ سوپاس دەکەین بە خێر بێ بەنامەکتان ئەزانی یەکێک لە پرسە گرنگەکانی بۆ ئینسان مەسلەی شناسە ئەم هەڵبژاردنە تەوان دوای 18 ساڵ لە هەڵبژاردننی یەکەم ئەو لە کەرکک بەڵێ لە کەرکک دوای 18 ساڵ لە هەڵبژاردننی یەکەم لە ناوچەدابرنراوەکان بابەتێکی گرنگە بۆ شناس ئەمە پەیوەندی بە کورد عەرەب تورکمانەوە نییە پەیوەندی بۆ نییە ئێمە لە شەڕین لەگەڵ خەڵکی ترایانی باواقعی بینی من زۆرجار خۆگەر ئێمە لە شەڕابین ئێمە ئەسڵەن ئەوانەی کە کێشەمان هەیە لەگەڵ دەسەڵاتی کوردیا لە هەرێمی کوردستان دووجار لە شەڕین جارێک لە شەڕی ئەم دەسەڵاتیان کە ستەمکاری کردو لە هەرێمی کوردستان و جارێک لە شەڕی دۆزینەوەی شناسین لە شەڕی بەرگری لە نازنامەیان لە کەرکوک و ئەو ناوچانە بۆیە باوەڕی من ئیشکردن لەسەرەوەی کە ئەم برینانە ساڕێژ بێ و شناسی تورکمان کورد عەرەب پێگاتەکانی ئەو ناوچانە شناسی خۆیان بپارێزن و ئەوەی پێڵێن ڕۆحی تولەرانس پێکەوە ژیانی ئاشتیانە یەکتر قبولکردن لێبوردەیی لەو ناوچانە جێبەجێ بکێ یەکێ لە هەنگاوەکان بە ناتاری یەکێ لە هەنگاوەکان هەڵبژاردنە یەکێ لە هەنگاوەکان کە ئێمە نزیکە کاتەوە لەوەی کە بە یەکەوە هەڵ بکەین بە یەکەوە بگونجین یەکتر قبول بکەین هەڵبژاردنە چونکە نەسعی ناسیۆنالیستانی کوێربین یا ئەوەی پێڵێن نایاری ناسیۆنالیستانی کوێربین بەرامبەر بە یەکتر 100 ساڵە ئیش لەسەرێک کردوەوەچەنە بە تایبەتی کاڵم 100 ساڵە لە قۆناغی پاشایەتی ڕەنگەکەم و زۆر ئەوە بووی بەڵام لە قۆناغی کۆماریەوە لە 58 تا ئەمڕۆ زۆر خراپیشی لەسەرکرێ یەک دو ساڵی 58 59 60 ئەوانە تۆزێک ئاهەوەنتر بوو بەڵام لە 63 بەدواوە ئیشێکی زۆر مەترسیداری لەسەرکرێ ئێمە چۆن ئەم قۆناغە تێپەڕێنین ئەم قۆناغە بەوە تێپەڕێنین کە جیاوازیەک دروستکەین کە ئەمڕۆ بەجێ بێڵین بەیانیەکی جیاوازتر دروستکەین ئەمە بەچیە بێ بە هەڵبژاردن نەبێ لە ئەسڵام کە من پێم وایە بەدەر لەوەی کە ئێمە ئایا ئەم لیستەمان قبوڵە یا لیستەمان قبول نییە ئەم فڵانەمان قبولە یا فڵانمان قبول نییە من بۆ خۆم تەمەنا کرد بۆ خۆم تەمەنا کرد ئێمە هەموو کورد و عەرەب و تورکمان لیستێکە وایە لیستی هەمووی وایە کەرکوچی وایە بۆی واز لە هەموو ئەو نیگەرانی و دڵدۆنگی و تێبینیانە بێنین و بچین دەنگ بدەین ئێستش کە ئەمە نییە ناکرێ بڵین وەڵام مادام ئەمە نییە نابێت دێمەدە من بۆیە بڕام وایە هەنگاونانی نازانم ناوی منە دیموکراسیانە بەڵام هەنگاونان بۆ پێکەوە ژیانی ئاشتیانە بۆ یەکتر قبولکردن بۆ لێبوردەیی ئەمەیە کە ئێمە ئەم هەنگاوە بنین ئەی بۆ ناسنامەی ئەو ناوچانە بە پەیوەند بە کوردەوە گرینگە هەرچەندە ئەمە بۆ هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکان بەس حسابیشی بۆ دەکرێت لە داهاتوو من پێم وایە نازنامەی ئەو ناوچانە ئەگەر سەیری مێژوو بکەین باشە ناکرێت ئێمە کورد بەشێ بێت لە جەدەلی ئەوەی ئایا ئەم ناوچانە کوردستانی یا کوردستانی چونکە شەرمێکی گەورەیە تۆ مەوزوعێکی خۆت بێ بیخەیتە سەر مێزی گفتوگۆ بەس خستیان سەر مێزی خراپیان کردووە تەنان دێمە بە هەموو تێبینەکانمانەوە ئەم کاک ئەحمەد عەزیزی کەسێ بێ کۆدانیشتینە بە هەموو تێبینەکانمان لەسەر مادەی سوچت و لە فترەیەکە ئێمە لە یەک ژوورە لە مادەی سوچتیشمان کردووە خراپیان کردووە و من یەکەمین وتارم کەرکوک لە بەردەم هەڕەشەی مادەی سوچتەوە
هەڕێک ناوەکەی وایە ئەزانی بووە چونکە لە ئەسڵا تۆ ئەمەی تۆیە ئەی خەیتە یاریەکە خاوەنی تی بۆ پیاکەی بۆی خەیتە بەردەم منازعەوە بەردەم کێبرچێ و هیچ شێوی نییە ئەمە واد لێکە کە ناسیونالیزمی کوێر بین لە لای هەمونەتەوەکان لای کوردیش لای عەربیش لای تورکمانیش وای لێبێ کە ململانی دروستکە کە لە ئەسڵا ئێمە ئیشمان بە ململانە نەبوو ئیشمان بە پێکەوە ژیان بوو ئیشمان بە یەکتر قبوڵکردن بوو ئیشمان بەوە بوو ئەم ناوچانە ناوچەی هەمومانە کەکە لە دنیاە شوێنی یەکنەتەوە نەماوە لە دنیاە ئێستا و سعودیە شوێنی هەر نەتەوەی عەربی لێ نییە بەس نەتەوەی عەرب حکمی ناکە لە هەموو ماڵێکە خەڵکی نەتەوەکانی ترەیە لە ئەو ڕۆژەیە کە خەڵکەتێ بۆ زیارەت بۆ حەدیا بۆ عەمرەیە باشە هەموو نەتەوەکانێتە وڵاتی یەکنەتەوە نەما لە دنیاە هەر لەو ڕوانگەی شاری یەکنەتەوەش نەماوە ئەگەر نیویۆرک لە سەردەمێکە هی نەیتیڤەکان بێستەی نەتیڤەکان نییە ئێستا هی سینیەکانە هی ئیتاڵیەکانە هی بەریتانیەکانە هی ڕەشپێستەکانی ئەفریقای لەبەرەوە شاری یەکنەتەوە ئەمەی کە ئێمە نامانەوە شناسێک بدەین بە کەرک و بڵێن ئەمە ئەڵێن کوردستانی بەڵام ناڵێن کوردیە ئەوەی کە خەڵکی ترێڵێ ئەڵێ عەرەبیە ئەو تورکمانیە ئەمە تێگەشتێکی خراپە خۆگەر کوردیش وا بڵێ ئەگەر کوردیش بڵێ شارێکی کوردیە من بڕواکەم بەوە هەڵەیەکی گەوراکە ئەگەر قاموسی ئەعلامی تورکی شارێکی کوردستانی جیاوازەکە قاموسی ئەعلامی تورکی کە باسی کەرکووکە ئەڵێ شارێکە لە 1970 یا سێ بەشی و ناڵێ 1970 ئەڵێ یەک لەسەر سێ لەسەر چواری کووردە ئەوانی تر تورکمانن عەرەبن جوولەکەن کەمتر عەرەبەڵێ تورکمانن سریانین جوولەکەن و خەڵکی ترین لەبەرەوە ئێمە پێویستمان بە هەوێی کەرکووکی بوونە بە شوناسی کەرکووکی بوونە بۆی کە لەو شەڕ ڕزگارمان بێ لە شەڕی نەتەوەیی لە شەڕی ئەوە ڕزگارمان بێ کە کابرایەک بێ بڵێ دەبێ باوەم وەگەڵ نەیڵێمەوە چونکە تۆ زەناشینە بڵێ دەبێ ئەم شارە لەوانی ترکستانمەوە شار لە خەڵک ناسەندرێتەوە شار ئەکرێ بە شاری هەموو خەڵک ئێمە کەرکووکمان لە مەودای 40-50 ساڵە بەرەو دواوە بردووە لە 2003 بۆ 2017 ئێمە حاکم بووینە کە کورد حاکم و کاڵم ئێمە کورد حاکم بووە ڕاستە دوو پارێزگاری بەڕێز بە ئەو شاریان بەڕێوە بردووە کە لە زمانی خەڵکەکە گەیشتون کە لەگەڵیان بەڵام ئەوانیش نەیانتوانن لەژێر ئەو کاریگەری هەیمەنی حیزبی و عەقڵی حیزبیان نەیانتوانیوە تەجاوزی ئەوە بکەن دێمەوە خزمەتە دەچینە هەولێر لای کاک هێمن ئەسکەندەر بەرپرسی دەستگای هەڵبژاردننی یەکگرتووی ئیسلامی کاک هێمن سوپاسیان دەبوونی بەڕێزی شت دەکەین دەمەوێت بەڕێزت لە ڕوانگەی هەڵبژاردنەوە کە سپەی دەنگدانی تایبەتە دەنگدانەکە چۆنە و کێنەوانەی کە سپەی بەشداری دەکەن و دواتر دێنە سەر هەنگاوەکانی دیکەش بۆ دەنگدانی گشتی باڵ بەڵێ بەناوی خۆی بەخشینە میهرەبان ڕێز و سڵاوم بۆ میوانانی بەڕێز سوپاسان دەکەم خۆت باست کرد بەیانی دەنگدانی تایبەت لە هەموو عێراق دەست پێ دەکا بۆ پرسی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە ناویشیاندا کەرکووک و مووسڵ و دیالە و منطقەی سەلاحەدینیش کە ئێمە وەکو کورد لەوێ دیسان بەشمان هەیە لە عێراق متەبع یعنی دەنگدانی تایبەت بۆ هێزە ئەمنی و چەکدارەکان دەکرێت بۆی ئەوان لە ڕۆژی دەنگدان هەوڵدەن پارێزگاری لە بنکە و بارەگاکانی دەنگدانی گشتی بکەن هەرچەند یعنی ئێمە وەکو هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە زووەوە داوای ئەومان کردبوو کە ئێستا وەزە عێراق بەرەو ئارامی دەڕوا بە هەرێمی کوردستانیشەوە عێراق و هەرێمی کوردستانیش پێویستی بەو ڕێژە زۆرە لە دەنگدانی تایبەت نییە و ئەسڵ وایە دەنگدان بەپێی دەستور لە عێراق لە یەک ڕۆژدا بکرێ و هەموو پێکهاتەکان یان هەموو مکەوینات یا هەموو شەرائح لەو ڕۆژەدا دەنگ بدا و دەکرا یعنی حکوومەتی عێراقی لە دوای ئەوەی کە ئێستا وەزع بەرەو ئۆقرەی و باشتر دەڕوا بیتوانی بە مەسەلەن ڕێژەی دەنگدانی تایبەت کەم کاتەوە و ئەوە یەکێکە لە پێوەرەکانی قیاسکردنی هەم نەزەهەتی هەڵبژاردن هەم قیاسکردنی ئەوەی کە هەڵبژاردنەکە زیاتر ڕواڵەتی ئازادی پێوە دیارە چونکە خۆتان دەزانن هێزی چەکدار هێزەکە ئەمر و نەهی زۆر بەسەردا دەکرێت و لە عێراق بە تایبەت یعنی هێزە چەکدار وەلاعاتی هەیە هێزی چەکدار وەلاعاتی حزبی هەیە وەلاعاتی تائیفی هەیە وەلاعاتی مەزهەبی هەیە خۆزێ بمانتوانی بە تەجاوزی ئەو هەموو ئینتیما و هەویەتانە بکەین و هەویەتێکی نیشتیمانی دروست لە عێراق و لە کوردستانیش دروست بایە کە خەڵک شانازی بە هەویە نیشتیمانیەکەی کردبا لە پاڵشیدا خصوصەتی نەتەوەی خۆی بپارێز بە پاراست باوە بیانتوانی بە هەموو بە ئاشتی
بژین و هەموو لەسەر کۆمەڵک خاڵی هاوبەش یا کۆمەڵک پرسی نیشتیمانی کۆک بن بە جۆرەکە ینی دادپەروەری بەشی ئەوە هەبوایە کە کورد و عرب و تورکمان و مەسیحی و فلان مەزهب و فلان مەزهب هەمووی لەناو ئەو وڵاتە بە خۆشی بژیابان بۆیە بەیانی دەنگدانی تایبەتە لە پاڵیشیدا ئێمە بێجگە لە دەنگدانی هێزە ئەمنی و چەکدارەکان دەنگدانی نازیحین هەیە خۆتان دەزانن یعنی عێراق یەکێک لە وڵاتانەیە کە ڕێژەکی زۆر ئاوەرەی ناوخۆی هەیە لەو شار نەیتوانێت بژی هاتۆتە شارێکی تر هاتۆتە شوێنی تر هەندێک لە نازحین ئەوەی کە تایبەتە بە مووسڵ و منتیقەی دیالە و ئەو مناتیقانێک کە کاتی خۆی بە مناتقی ساخن ناوبرایە و خەڵک نەیتوانێت لەوێ تا ئێستا بە تەواوی بگرێتەوە شوێنەکانی خۆی ئەوانیش دەنگ دەدەن ڕێژەی ئەوان کەمترە و چاوەڕێ دەکەن ینی بەیانی ئێمە لە دەڵێ مراقبە دەکەین و سیر دەکەین بزانین ڕەوشی هەڵبژاردنەکە چۆن دەڕوە تەمەنا دەکەین ینی هەڵبژاردنەکە وەکو ئەوەی کە لە 2021 گوزەرە هەڵبژاردنەکی باشتربی پاکتربی هەموو هێزە سیاسیەکان دەرەنجامەکەی ڕازی بن بە میکانیزم و ئالەتەکانی کۆمسیۆن ڕازی بن. باشە بەس ئەم جارە بڵێن وەکو جیاوازی چیە لەگەڵ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق هەڵبژاردننی ئەم جارەی بڵێن ئەنجومەنی پارێزگاکان بە هەمان سیستەمە دەنگدانەکە بڵێن کارتی بایۆمەتریەکە ئەلکترۆنیەکە هەمان سیستەمە یەکێک لەوانی کە هەڵبژاردننی عێراقی پێدەناسرێتەوە ئەوەیە کە لە هەڵبژاردنەکان زۆر دەستکاری سیستم و یا گۆڕانکاری بەسەر شێوازی دەنگدان و ڕێخستنی لیست و بەژاری دادێ ئەوەی لە 2021 گوزەرە هەڵبژاردنێک بوو کە تەرشیح تێیدا فەردی بوو فرێبازنەیی بوو یعنی دەچۆن ناو خێزانی نیزامی ئەکتەریە نیزامی زۆرینەی هەڵبژاردن بەڵام دیار بوو ینی لە عێراق ئەوە بەپێی خواستی هەندێک لە هێزە سیاسیەکان گۆڕانکاری بەسەرداهات یاساکە هەموار کراوە ئێستا ئەو جارە هەڵبژاردنەکە دیسان دەبێتەوە قائیمە لە هەڵبژاردننی فەردی دێنەوە هەڵبژاردن بە قائیمە و لە فرێبازنەیەکی زۆر ینی ئەوەی کە لە عێراق لە 21 بازنە بوو ئێستا دێنەوە سەر ئەوەی کە هەر پارێزگایەک یەک بازنەی هەڵبژاردن بێ و لیستی هەڵبژاردن هەیە هێزە سیاسیەکان چ وەکو هێز یا وەکو تەحالوفات لیست دروست دەکەن و دەنگدەر دەنگ بە قائیمە دەدا لە ناو قائیمەش بۆی هەیە دەنگ بە یەکێک لە کاندیدەکانی ناو قائیمە بدا دواتر کە دەنگدان کۆتایی دێ بە سیستمی سانتلیگۆی معدل 1.7 دەنگەکان دابش دەبێتە سەر کورسیواتە دەنگەکان دەنجی هەر هێزەی سیاسی دوای ئەوەی کە دەنگدان تەواو دەبیت دەنگەکەی کۆ دەکەنەوە یەکەم جار دابەشی 1.7 دەکرێت دواتر دابەشی 3 دابەشی 5 دابەشی 7 و دەڕۆی ژمارە تاکەکان اینجا بە پێی ڕێژەی کورسی دیاریکرا بۆ هەر پارێزگایەک دەردەچی ینی کامە هێز کامە کورسی بردوتەوە بۆیە سیر دەکەین سەری هیچ کورسیەک وەکو کورسیەکەی تر نابی هەر کورسێک نرخی جیاوازە و ڕەنگە هێز هەبی دەنجی زۆر بینی و بەڵام نەتوانی بیکاتە کورسی خەڵکەبی دەنگ بین و نەتوانی بیکاتە کورسی کاتی خۆشی ڕەخنە لەو نیزامە گیرە چونکە گوتیان ینی 1.7 سانتلیگۆ تۆزە قورسە سانتلیگۆی بەسیط باشترە بۆی هێزی مام ناوەند و هێزی بچووگیا مڕەشەحی فەرد بتوانی بێتە ناو منافسە و چێبڕچێ بەڵام دیار بوو دیزاینی نیزامی هەڵبژاردنەکە بەخواستی هەندێک هێزی گەورەی سیاسی عێراقی بوو کە لە 2021 بە دۆڕاوی هەڵبژاردنەکان خۆیان دۆزیەوە کاتی کە ڕەوتی سەدر لە پرۆسی سیاسی کشایەوە و پەرلەمانتارەکانی سەحب کردەوە ئەوان بە دەرفەت زانیان کە هەموار یاساکە بکەنەوە و ئەو یاسایی کە هێزێکی وەکو سەدر و یا کۆمەڵ خەڵکی تشرینی هەیە ناو پەرلەمان جارشتر دووبارەی نەکەنەوە و بێنەوە سەر ئەو نیزامێک کە لە 2010 و 2013 دەنگجان پێدا. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتە دەچین لای مامۆستا ئەحمەد لە کەرکووکەوە مامۆستا سوپاسیان بەدەبوون دەکەین جەنابەت لە کەرکووکی چاوەڕێکی گۆڕانکاریەک دەکەن لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە لە 2005 هەڵبژاردنەکە نەکراوە و پێشتر بڵێن کورد 26 کورسیە بوو لە چلوویەک بۆ ئەم جارە چاوەڕێکی دەکرێت. بەڵێ بەناوی خوای گەورە و مێهرەبان سوپاسی
کەناڵی پەیام دەکەم بە خێراتنی ئەو میوانە بەڕێز و خۆشەویستانە دەکەم. بەدەستبات کاک حەکیم مەسلەی گرنگی ئەوەیە کە ئەتوانم بڵێم لە ماوەی 18 ساڵە کە هەڵبژاردن ئەنجام نەدراوە و هەر جاری بە بیانوویەکیش ئەم هەڵبژاردنە دواخراوە بە تایبەتی کە کاتێک دەسەڵاتی ئەتوانین بڵێن کورد دەسەڵاتی هەبووە لەسەر ناوچەکە هەوڵ دراوە کە ئەم هەڵبژاردانە نەکرێ هەر جاری بە بیانووی ئەوەی کە ئاوارەی کورد زۆرە یان خەڵکی دەرەوەی کەرکووکیان هێناوە کە بێ ئەوەی هەست بەوە بکرێت کە لە کاتی ڕژێمی بەعسە بە هەزارەها کورد ئاوارەی سلێمانی و هەولێر و ناوچەکانی تری هەرێم کرا ئەمانە. بەڵام ئەوەی کە جێی نیگەرانە کە کاک ئەحمەدیش باسی کرد ئەوەیە لە هەموو قۆناغەکانە یان لە هەموو کاتێکە کە دوا ئەخرا ئەتوانم بڵێم دەسەڵاتی کوردی یان ئەوانەی کە ئەچوون بۆ دانوستان لەگەڵ بەغایە یان لەگەڵ لایەنەکانی تر بەڕاستی بە بێبەرنامەیی ئەچوون یان بە دوو بۆ چوون ئەچوون یان ئەتوانم بڵێم زیاتر هەوڵی دەستکەوتی حزبی ئەدرا ئەمانە و کۆمەڵی هۆکاری تریش کە بووە ئەوەی کە خەڵکی شاری کەرکووک بە تایبەتی کورد لە ناوچە دابێنراوەکان تووشی زەرمەند بێت و هەردوو ئاخستنێکی زەرەری زیاتری هەبوو. بەڵام دوای ئەو مەسلەی داهاتنی داعش و کۆمەڵێک هۆکاری تر بەڵام زیاتر لە بەغاوە بوو. ئەتوانم بڵێم عەرەب و تورکمان زیاتر لە پەرلەمانە دەنگیان هەبوو، ناڕزاییان هەبوو، جموجۆڵیان هەبوو لەگەڵ دەرەوەی عێراقیشە لەگەڵ ئومەم متحیدە و ئەمانەیە. بەڵام بە دەسەڵاتی کوردی یان حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم بەرنمەیەکی تۆکمەی نەبووە، مەلەفی تایبەتی نەبووە کە ئیش لەسەر ئەو کەیسانە بکە. بۆیە ئێستا ئەبینین بەڕاستی ساڵ بە ساڵ بە تایبەتی لە دوای 16 ئۆکتۆبەر دەسەڵاتی کورد لاواز بوو. هەرچی پۆست و پێگە هەیە لە دەست و زیاتر لە 100 پێگە و 100 پۆست زیاتر لە دەست چووە، هەر لە پارێزگا و سێبەرپرسی قەزا و لە 109 پۆستیشە لە 122 ئێستا بەدەست کوردەوەیە زیاتر عەرەب و تورکمان. و ئەمانە هەمووی بوونە ئەوەی کە دوا بخرێت یان مماتەڵەی پێ بکرێ، چونکە بەرامبەر دایمەن ئەتوانم بڵێم ئەوە بە بەرنامەوە هاتنە پێشەوە، هەم کوتلێ عەرەبی هەم تورکمانی هەم حکوومەتی عێراقیش بەڕاستی کۆمەڵی ئیغرای کوردیە کرد لە جیاتی ئەوەی دەستکەوتەکانی نەتەوەیی یان دەستکەوتەکانی نیشتیمانی یان مەسلەی ناوچەدا بێنراوەکان ئیشی لەسەر بکەن. بە تایبەتی ئەو کاتە ئەنجومەنی پارێزگا زیاتر لە 26 ئەندامی ئەنجومەنە بوو، کۆمەڵێ پرۆژە و کۆمەڵێ کەیسی بەقوت هەبوو ئیشی لەسەرکەن. بەڵام بەداخەوە بەهۆی ململانیێوانە ئیشیان لەسەر نەکرد. هەر لە مادەی 140 دەبواە لە 2007ەوە و هەروەها مەسلەی زەویزاری جوتیارەکان کە ئێستا ڕۆژ نییە نەچنە سەریان و زەویەکانیان داگیر نەکەن و هەروەها مەسلەی گواستنەوەی فەرمانبەر و مامۆستایان بۆ سەر بەغا کە ئەوە مافێکی دەستوری و یاسایی و ئاسایی خۆیانە. یعنی ئەم کۆمەڵە کەیسانەیان هەمووی بەجێهێش زیاتر خەریکی خۆیان بوون. بۆیە ئێستا زۆر زۆر زەرورە ئەم مەسلەی هەڵبژاردنەکە بە هەموو لایەکەوە بە هەموو ئەو لستانەی کە بەشدارن بە هەموو خەڵکەوە بتوانرێت پێگەی کورد خاصەتەن مەسلەی لایەنی نەتەوەیی ئیشی لەسەر بکرێت. چونکە سەرژمێری کە کاک ئەحمەد باسی سەرژمێری 57 کرد ئەو کاتە کورد لە 148 کورد بوو، لە 148 کەرکووک و ئەو ناوچانەی دەورەبوەری کەرکووک کورد بوو کە ئەمە بەڕاستی شەهینێکە. ئێستا بۆتە پێگەیەک سەرژمێرێکە کە کاری پێکرێ. بەڵام لە کاتی مفاوەزاتە کۆمەڵی خاڵی تر زیاد دەکرێت سەیرەکەی لەم لاوە سەرژمێرێکە. بەڵام تەوافق و تەوازن و ئەم لە 133ەکە و کۆمەڵێک خۆپیشاندان و کۆمەڵی خەڵک بۆ قوربانی و ئەمانە هەم ململایەنە بەڕاستی ئەتوانم بڵێم هاتۆتە پێشەوە
و ئەمانەژ ئێستا هەمووی تێپەڕاندووە و دوای 16 ئۆکتۆبەر دەبێ ئێستا کورد بتوانێت بە شێوازێک بە یەک پاکێتێک بە هەوڵی توێکۆشانی هەموو لایە واز لە ململایەنەکان بێنن بتوانن لەم هەڵبژاردنەیە کە ململانەی ئەم 15 کورسیە بتوانن کورسیەکان زیاد بکرێت بۆی بتوانرێت بەرنمەیەکی تۆکمە دابدرێت بۆ دوای هەڵبژاردنەکەش. بەڵێ باش ماوەسا دێمەوە خزمەتە دواتر کاک ئەحمەد سەبارەت بە ئەم هەڵبژاردنە گرینگە خەڵک بەشداری بکاتە بڵێن لیستی جۆرا و جۆرەی ئەوەی کە ناڕازێ بەس بایکۆت خراپە بۆ ناوچانە؟ وەڵام من پێم وایە ئێستا کورد لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کەوتوتە ژێر فشارێکی زۆر گەورەوە وەکو کاک لەتی برای بەڕێزم ئاماژەی پێکرد ئێستا ئەوەی کە کورد ئەیکا شەڕی شوناسە و شەڕی بوون و مانەوەی خۆتە لەسەر خاکەکەت یعنی ئێستا ئەبینین وەکو مامەستا ئەحمەدیش ئاماژەی پێکرد ئەبینین لە ناوچەکانی دەشتی کاکەی دەوروبەری کەرکووک یعنی ئەسکەر حکومەکە لە سەعات 6 بەدواوە گوندە کاکەیەکان بۆیان نیات شۆ بکەن میوانێکیان دێ وەکو سەردەمی ڕژێمی بەعەز لیانە پرسنە کەونە ژێر پرسیارەوە ئەم میوانە چێیە بۆچی هاتووە کەی ئەڕوا هەروەها ناوچەکانی دەشتی سەرگەڕانوانە کە زەوی باو باپیرانی خۆیانە لێیان داگیر کرابوو لە دوای 2023 وەریان گرتوتەوە ئێستا مافیەوەیان پێ نادرێت بیچێڵن یا کاتێکە ئیچێڵن فشاریان لێکەن بۆی نەیدورنەوە بۆیە من پێم وایە کورد ئەوەی بەدەستێ نابوو لە دوای ساڵی 2023 هێواش هێواش لێی وەرەگیرێتەوە بەشێکی لێوەرگیراوەتەوە و کار لەسەرەوە کرێ ئەوەی ماویشێتیەوە لێوەرگیراوەکە تەنها پۆستە یاخود بڵێن داگیرکردنی مڵک و زەوی زاری زیاتر چۆڵبوونی گوندەکان هەموویەتی پارێزگار هەموو ئەوەی کە بەدەستیە نابوو لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز بۆ نمونە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعەز یەکەم جار کورتوانی پارێزگارێکی کورد بۆ کەرکووکدانە ئێستا پارێزگاری لێوەرگیراوەتەوە کورد ئەگەرچی خۆی 50% زیاتری خەڵکی کەرکووک و دانیشتوانی کەرکووکە بەو شێوەی کە ئێستا هەیە پێشەوەی کەرکووک ئاسایی بکرێتەوە چکەگەر باری کەرکووک ئاسایی بکرێتەوە چەمچەماڵ و کفری و کەلار و خۆرمات و بخرێتە سەر کەرکووک کورد دەبێتە 80%. یعنی ئەوەی کە ئێستا لە کەرکووکایە هەر ئەوەیە کە کاتی خۆی هەبووە ینی باری کەرکووک ئاسایی نەکراوەتەوە لە هیچ دام و دەستگایەکی کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان ڕێژەی کورد نەگەیشتۆتە 50%. نە لە پەروەردە نە لە کشت و کاڵ نە لە پارێزگار لە هیچ شوێنێکی لە دوای 16 ئۆکتۆبەر کورد پاکتاو کراوە لە هەموو دام و دەستگا ئیدارەکان لە دام و دەستگا سەربازەکان لە دام و دەستگا ئەسکەریەکان ئێستا خەریکە کارگەشتۆتە سەر ئەوەی ینی باری دیموکرافیای کەرکووک بە شێوەیەک لاسەن کرێ ئیتر کورد مافیەوەی نەبێت کە بڵێ کەرکووک شارێکی کوردستانی ینی بەداخەوە من یەکێک لە ڕەخنە گەورەکانم لە لایەنە سیاسی کوردستانەکانەوەیە کاگلەتی ئاماژەی پێکرد ینی ئێستا شتێک نەماوە بە ناوی دروشمێک بڵێن کەرکووک شارێکی کوردستانیە بەڵام نەتەوە و پێکاتەی جیاجیا لە کەرکووک کاژێ تورکمانی تێژێ عەرەبی تیاژێ کلد و ئاشووری تێژێ بەڵام ئەم خاکێکی کوردستانی ئەم شارە شارێکی کوردستانیە ینی بە درێژایی مێژوو و ئیجماعێک لەسەر هەموو بەڵگەنامەکانەیە هەر لە بەڵگەنامەی بێگانەکان کە هی سەردەمی عوسمانیە حتا بەڵگەنامەی رووسی و بەڵگەنامەی ئەوروپیەکان هەمووی ئەوەستەمێن کەرکووک شارێکی کوردستانیە بەڵام بەداخەوە یەک لایەنی کوردی و کوردستانی لە کەرکووک ئێستا باسی کوردستانی بوونی کەرکووک ناکە ینی نەک نەیارەکانمان پاشەکشیان پێمان کردووە کورد خۆشی پاشەکشەی کردووە لە ئەو دروشمانەی کە بەرزی کردووە یا لەو مافە نەتەوەی نیشتمانی کە هەمانە بەسەر ساڵژارنەکە ئەگەر کارگەرێکیە بۆ مەسلەی پۆستەکان مەسلەی تعریب ئایندەی و ناوچانە گرینگە ئەم هەڵبژاردنە سابی لەسەر دەکرێت ئەم هەڵبژاردنێکی زۆر چارە نووسازە و لە کات و ساتێکی لە تەوقیدێکی زەمەنی زۆر هەستیارایە و نەیارەکان خۆیان کۆ کردوەوە فشارێکی زۆریان کردووە تەنانەت هەوڵی زۆریاندا بۆ ئەوەی کە هەڵبژاردن دوا بخەن ینی بەو ڕێژە کەمەش کە مافی خۆی نییە کوردیانی کورد زۆر لە 50% زیاترێنی ئەوەی کە هەیە تا ئێستا 50% کەرکووک دانیشتوانەکەی کووردە نەیارەکان یانەوێ ئەو ڕێژەیە دابگرن بیکەنە خوار 50%ەوە بۆیە لەم وێزگە مێژوەیە ضروریە هەموو کوردێک بچێ ئەرک و مافەکەی خۆی بەجێبێنێ مافەکەی ئەوەیە کە دەنگ بدا ئەرکەکەی خۆی ئەوەیە وەکو کوردێک ئیسپاد وجودی بوونی خۆی بکە لە کەرکووک
تۆماری بکات چکگە تۆ نەچی بۆ دەنگدان دەنگێکی کورد کەمەکە لەو تۆمارەیە لە ڕێژەکەیە لە هەڵسەنگاندنەکەیە دوای هەڵبژاردن ئەڵێن ئەوەندە کورد لە کەرکک دەنگی داوە بۆ نمونە کە ئەڵێن 50 لە ساڵی هەشتاکان هەر ئامارێکراوە تا ئێستا بۆ بە پێوەرێک بۆ ناسنامەی شارەکە ئێمە وەکو باسمان کرد کەرکک شارێکی کوردستانیە بە زۆرینەیەکی ڕەهای کوردەوە بەڵام ئینکاری ئەوەش ناکەین کە نەتەوەی تر لەگەڵ کووردا لەسەر و خاکە ژیاوەکە خاچی کوردستانە بۆ نمونە ئێستا لە هەولێریش تورکمان ئەژێت بەڵام ڕێژەیەکی دیاری کراوە بەڵام ئەوە خاکێکە ناوچەیەکە کە پێڵێن کوردستان هەموو بەڵگەنامەکانیش ئیسپاتیەوەی کردووە کە شارێکی کوردستانیە بۆیە زەروریە من پێم وایە ئەرکێکی ئاینیە ئەرکێکی نەتەوەییە ئەرکێکی نیشتمانیە ممارەسەکردنی ئەو مافو ئەرکە هەموو کوردێک بەجێ بێنێت چکە ئەگەر بەجێ نەهێنێ ئەبێتە بەڵگەیەک بەدەست نایارەکانەوە بۆ داهاتووی شارەکە و بۆ بڕیاردان لەسەر چارەنووسی شارەکە ئەوەشمان لەبیر نەچێنی نایارەکانی کورد هەموو ڕێگەکانیان لە بەرامبەر کورد گرتووەتە بەر ئەو یاسای هەڵبژاردنەی کە ئێستا هەیە دووجار تعدیل کراوە لە ناو یاساکە دووسێ بۆمبی یاساییان بۆ کورد چاندووە ئەگەر لە هەڵبژاردنەکانیش بتوانێت زۆرینەی ڕەهایە زۆرینەیەک بەدەست بهێنێ بەو یاسایە دەست و پێی کوردیان پاوەنگ کردووە کۆتوبەندیان خستۆتە سەر بەوەی لە بڕگەی دوو لە مادەی 12 یاسای ئەنجومەنی پارێزگاکان کە ئێستا کاری پێکرێ ئەمجارە ئەڵێ ئەنجامی هەڵبژاردنەکانی کەرکک هەر چۆنێک بێت هیچ کاریگەریەکی لەسەر ئایندە و چارەنووسی کەرکک نابێ یعنی هیچ بڕیارێکی چارەنووسا حسابی لەسەر دەکرێت وەکو سنگ و قورسایی سەرڕێەوەش کە لە یاساکەشداوە سەر ڕاوی کە لە یاسایەکە ئەوە یعنی بۆمبی یەکەمەوەیە ئەگەر کورد سەرکەوتنی بەدەستێنا بەو یاسایە ڕێی لێ بگرن هەروەها لە بڕگەی چواری مادەی 12 ئەنجامی هەڵبژاردنەکان هەر چۆنێک بێت ئەبێ پۆستەکانی کەرکک بە شێوەیەک دادپەروەرانە لە بینی نەتەوەکان دابشکرێ و ئەنجامی هەڵبژاردنەکان نەکرێتە بنەما بۆ دابشکردنی پۆستەکان بۆ نمونە کورد ئەگە زۆری نەژبێنێ بە پێ و یاسایە مافی نادرێتێ خۆی پارێزگار دیاری بکە یان ئەگەر بۆ نمونە 50% یا 60% هێنا مافیەوەی پێ نادرێ 50% یا 60% پۆستەکانی کەرکک وەربگرێ بۆیە زەروریە کورد ئەو هەموو کۆتوپەندە و فشارەی خراوەتە سەر لایەنی کەم ئەوەندەی کورد دەنجی هەیە دەنگەکانی خۆی بەکاربێنێ بۆی پارێزگاری لە بوون و مانەوەی خۆی بکە ئەگەر پارێزگاری لە بوون و مانەوەی خۆی نەکات چۆن ئێستا لە سەرگەڕان و ناوچەکانی تر فشاری لێکرێ کە لەسەر زەویەکەی خۆی نەتوانێت بژیت و زەویەکەی خۆی بچێڵێ ڕەنگە بگەینە ئاستێک کە هەندێک کۆتوبەندمان بۆ دروستکەن هەندێک کورد فشاری لێ بکرێت لە کەرکک ژەژێت چکە ئێستا یەکێ لە موامەرەکانەوە بوو لە دادگای فیدرالی شکاتیان کرد دەڵێ مراجعی سجلاتی ناخبین بکرێ مراجعی سجلاتی ناخبین بەشێک لەو ئاوارانی کە گەڕاونەتەوە کەرکک ئەیانەوێ مافی دەنگدانیان لێبسەنەوە بۆیە زەروری ئەوەی کە ئێستا مافی دەنگدانی هەیە ئەرکە دینیەکەی خۆی ئەرکە نەتەوەیەکەی خۆی ئەرکە نیشتمانەکەی خۆی بەدی بێنێ بۆی کە ئیسپاتی ئەوە بکە ئەمە دەنجی کوردە لەسەر ئەو خاکاژێک کە خاکی کوردستان باس دەکەم کاک لەتیف سەبارەت بە کورد ئێستا لە کەرکک بەشداری دەکات لە سەلاحەدین لە نینەوە لە دیالە ئەگەر بۆ نمونە زۆرینە بەرز بێنێت چ کاریگەری دەبێت لەسەر نەخشەی ئیداری یاخود جارێکی دەتوانن ئیدارێکی هاوبەش بەو ناوچانە دابنرێتەوە یاخو ئیدارێکی کوردە سەڵاتی بگەرێتەوە بۆ پێش 16 ئۆکتۆبر ڕێفراندۆمەکە ڕەنگە پرسی سەلاحەدین یا شارەبان یا دیارە مەبەستن یا مووسڵ ڕەنگە جیاوازتر بێ لە پرسی کەرکک ڕاست ئەوانش گرنگن ئێستا خوورماتوو لە سەلاحەدین سەر تکریت سەر سەلاحەدین بەڵێ کفری خراوەتە کفری و جەلەولا و خانە قینوانە خراونتە سەر دیالە سەر شارەبان کە من بۆ خۆی لەسەر شارەبانیش تێبینیمانەیە لەسەروی کە ئەو ناوچانە هەموو ناوچەی کوردستانی باوات لەوە بێنی نەچینە ئەو مەعمەعەیەوە کە ئێمە من بڕوام وایە لە کەرکووکە بابەتەکە زۆر لەوە گرنگترە لە کەرکووکە
تایبەتمەندی کەرکووک لەسەر ناوچەکانی کە چێ ئێستا من ناوچەی کوردیمان هەیە لە سەلاحەت دێن لە دیالە لە نینەوە لە واست کاکە لە دەرەوەی سەلاحەدین و بتکریتەوە تو باس کرد لە واستی شەمانە لە بەغای شەمانە تواز لەوە بێنە لە بەغداش ناوچەی کوردیمان هەبووە بەڵێ بە حەزەکەم بزانێ ئەگەر بچینەوە قوڵای مێژووە لە بەغاش چونکە مەداین لە من بەغدایە من ناچمە وردەکەم قسە لەسەرەوە ناکەم ئێستاش گەڕێکی ئەکراد و حی عومەر و شی عومەر وانە مجموعەیەکی زۆر لە بەغا کوردین دیگە لەوەی لە شعبی شەمان و من ناچمە وردەکەی واز لەوە بێنە من قسەم لەسەر مەوزوعێکە کە ناوی کەرکووکە لە کەرکووکە من بڕوام وایە هەڵبژاردن دەبێ بکەینە پرۆسەیەک بۆ پێکەوەی بوون لە نێوان ئەوانی تریشە نەکە بۆ کورد نەک پرۆسەیەک بۆ یا هەنگاوێک بۆ پەرت بوون ئێستا ئەوەی نێرەکانی کورد لە دەرەوەی کەرکووکە مەسەلەن وڵاتە هەرێمیەکان تۆزانی هەندێک جار جێمز بیکەر و هامیلتۆن لا ناقەتە فی ولا جەمە لە ئەمریکا واتون پرۆژەیەکیان دروست کرد لە مادەی سیاڵان کەرکووک بەرمی لە باوروتە لە ڕاست بەردەی سیا بۆیە تۆ لە کەرکووکە دەبێ پێچەوانەی هەموو ئەمانە هەنگاوێ بنەی بۆی بڵێ ئەم شارە شاری کەرکووکی بوونە شاری مرۆی بوونە یعنی تۆ سێکە بەرزیکەیتەوە کێروی نازنامەکە لەوە دەکەی ئەمە کوردی بوونە تورکمانی بوونە عەرەبی بوونە شاری مرۆی بوونە شاری خاڵی هاوبەش زۆر لە بینمانە ئێمە ئێستاوازمان لە هەموو خاڵاوبەشکانەوە ئاڵاویتە خاڵە ناکوکانەوە ئەمە یەکێکە لەو خاڵانی کە بێخسێ خاڵی دووەم کە زۆر گرنگە ئێمە پێداگری لەسەر بکەین و کورد یعنی نەتەوەی ناسیۆنالیزمی کوردی ئەگەر وانە ببینین ناسیۆنالیزم یا نەتەوەگەرێکی ئاکاریتر بۆ لە نەتەوەکانی تر ئاکاریتر بۆ معنای ئەوانی تری بە جیاوازەکانەوە قبول کردو تورکمان و عەرەب بەداخەوە بەهۆی وڵاتە هەرێمیەکانەوە بەهۆی ئەو قوڵایی کە هەیەە بۆ عەرەب بۆ هەیەی بۆ قوڵای عەرەبی و سونەی عەرەبی و تورکمان هەیەی بۆ تورکیاوانە هەندێک جار بوونەتە هۆی ناکۆچی کە من ئێستا ئەمە بە شێوەیەک کە بیان بڵین بابە ئەم جیاوازیانی کە ناوی مایە زمانە کەرتوولە فڕەنەنگیە ئەمانە بەشێکن لە دەوڵەمەنی زمانی جیاواز کە تووری جیاواز کەلوپەلی جیاواز خواردنی جیاواز ئەمە دەوڵەمەنی شارێکە دەبێت مە بپارێزین و دەبێت بەوانیش بڵین بەشێک لە تورکمانەکان و عەرەبەکانی ژەم حەقەتا ئەزانن کەوایە و خاڵێکی تر کە ئەوەیە کە پێویستە بەگژە بچینەوە ئامارەکانی بەحسە تۆ کەچیتە سەردەمی بەعز کاک ئەحمەد لە 68ەوە بۆ 2003 بەعز ویستوێتی من ناگرم بۆ 36 وانەکە لە سەردەمی پاشایەتی حەویجیان چی دەکرد ئاماری لەبارەی چی لەبارەی دانیشتوان لەبارەی دانیشتوانەوە لەبارەی سزینەوەی خەڵکەوە لەبارەی هەڵەشانەوەی دەیەکانەوە لەبارەی پشتنی ئەمنیەوە لەبارەی تعریبەوە لەبارەی یعنی عەرەباندن بەعساندن تاراندن کامانە قسەی زۆرە لەگرێ بۆیە ئێمە دەبێت بۆ ئایندا هەموو ئەمانە هەڵبوەشێنەوە جیاوازیەک دروستکەین ئێمە پێویستمان بە دروستکردنەوەی پەیوەندیە ئێمە پەیوەندیمان لە کەرکووکانە ماوە ئەم پەیوەندیە پێویستی بە چی ئەکرێت نابێ شەڕکەین چونکە لە شەڕە نە کورد عەرەبە سڕێتەوە نە عەرەب تورکمانە سڕێتەوە نە تورکمان وانی تر سڕێتەوە نابێت بە درێژایی مێژووی 100 ساڵەکان لەسەرەوە کراوە لە بەریتانیەکانەوە کە ویلایەتی موسڵمان بە زۆر خستە سەر عێراق و تێکەڵی ویلایەتی بەسرە و بەغدایان کرد ویستیان بە زۆر کوردستان بلیکەن بە ئەوێەوە بەڵام نەیانتوانی تۆ زانگ لەوتەوە منانێ هەیە لە 59 کێشەی گەورەیان نایەوە بەڵام نەیانتوانی یەکتر بسڕنەوە لە پێش لە 68 تا 2003 کێشەی گەورەیان نیان بەڵام نەیانتوانی یەکتر بسڕنەوە کاکە کورد لە کەرکووکان نەسڕایەوە وەک چۆن عەرەبیش ناسڕێتەوە کە عەرەب من ناتمەوە دەکارەوە کە خەڵک لە شەمەرەوە باڵین لە مووسڵەوە چۆن هاتون و لە جزیرەی عەرەبیەوە چۆن هاتوونە ئەمە مەوزوعێتی ئێستا وا ئەمری واقعەوەیە ئەم شارە کوردی تایە عەرەبی تایە تورکمانی تایە سابیای مەندایی تایە کلد و ئاشووری تایە وەنی ئەرمەنی تایە بە کەمینەیەک ئەم شارە بەس کوردە مزارە دەتوانێت سەنگێکی وەربێتەوە بۆ هەڵبژاردنە پارێزگار بێ لە کەرکووک پۆستەکان بێ بۆ ئیلانی کەم ئەگەر من پێچەوانیەوە من هەڵبژاردن لای من بۆ نییە پارێزگار وەرگین و کورد بێ هەڵبژاردن لای من ئەوەی پێڵێن سەپاندنی یا نیشاندانی ئەمری واقعە من ناسڕێمەوە من وجودمەیە وەتوانم لەگەڵەوانی تشا بژی ئەمە بۆ من گرنگە ئەوە بۆ پارێزگارێکی عەرەب بێ تورکمان هەبێ عەرەب بێ تورکمان بێ یا کورد بێ ئەزیزەکەم کەرکووک ئێمە پێشتر باسمان کرد نازنامەکەی کوردستانی یا کوردستانی نییە کوردستانیە ئەمە مێژووێڵێ ئەمە قاموسی عەلامەیڵێ ئەمە نازان ئەو گەڕیدە و ڕۆژهەڵات ناس و کورد ناسانایڵێن کە هاتوونە بە ناوچەیەتی ئەمە یەکلا بووە تورکیا دەوڵەتی عوسمانی 500 ساڵ حکومرانی ئەم ناوچەی کردو نەیوتوە کەرکووک کوردستانی نییە
دەوڵەتی عێراق لە عەبدوڕەزاق حەسنیەوە تا تاریخ وزارەتی عێراقی تا ئەگاتە ئێستا جورئەتی ئەویان نەکردو باسییان دێ فاشی مەکە باسییان دێ شۆڤێنی مەکە جورئەتی ئەویان بێری ئەویان نەکردو بڵێن کوردستانی نییە لەبەرەوە پرسی کوردستانی بوونی کەرکووک ئەمە لێگەڕێ کوردستانی بوونەکە جیایە بەڵام ئەوەی کە زۆر گرنگە بۆ من ئەمە مەوزوع ئەم لە چوارچەوەی ئەم کوردستانی بوونەیە ئەگەر پارێزگارێکی تورکمان بێ بەڵام بڕای بە پێکەوەژیانی ئاشتیانە یەکتر قبولکردنی خۆ دنیای خر نابێت خۆ ئەگەر پارێزگارێکی عەرەب بێ بەڵام وەکو ڕاکان نەبێ کە هەڕەشەی ئەوە بکە لە دوای هەژدەی مانگ ئەوانی تر ئەسرێتەوە ئەگەر پارێزگارێک بێ نەڵێ ئێوە سەی کە لە ڕابردووە چیتان بەسەرهاتوە ئاگاتان لەبێت لە 2010 تا 2017 ئەمە با دووبارە نبێتەوە ئەگەر ئەم بیرکردنەوەی نەبێ خۆ ئەگەر پارێزگارێکی کورد بێ بڵێ بەقەت ئەوەی کە من پارێزگاری کوردم پارێزگاری عەرەب و تورکمانیشم ئەمە دنیا خر نابێ لەبەرەوە بە باوەڕی من کێشەی من ئەوە نییە پارێزگار کوردی عەرەب کێشەی من دۆزینەوەی پەیوەندیە چارەسەرکردنی گرفتەکانە و بەگژاتچوونەوەی سیستەمە ئەمە بۆ من گرنگە سپاس دەکەم دێمەوە خزمەتان کاک هێمن سەبارەت بە هەڵبژاردنەکە بڵێن کاریگەری چی بۆ سەبارەت بە ئەوەش کە خەڵکێک ناکۆکی بڵێن ناڕزایەتی هەبێت بڵێ بایکۆت دەکەم بەزەم جارە لیستی جیاواز هەیە وایە لە دەرەوەی پارتیویکێتی بڵێن لیستی جیاواز هەیە دەرفەت هەیە ینی بۆ خەڵگەوەی کە ناڕازی شە بەشداری بکات و زۆرترین خەڵک بەشداری لە پرۆسەکە بکات نەوەکو بایکۆت بکرێت خۆی هەڵبژاردن ینی ئەگەر بگەڕنەوە سەر پێناسەکانی هەمووی ینی لەسەر چەند قسە کۆ دەبیتەوە پێناسەی زۆری بۆ کرایە باسی تاکە باسی هاوڵاتیە باسی فەردە باسی ئیختیارە ینی هەڵبژاردن لە نێوان کۆمەڵێک بژاردە باسی ئیرادەیە و باسی مشارەکەیە و باسی دروستکردنی بڕیارە یعنی پێناسەکان هەر کامی بینی ئەو 5-6 دەستەواژەی تێدایە کە پێمان دەڵێ هەڵبژاردن ئەوەیەک تۆ لە بینی کۆمەڵێک بژاردا یەکیان هەڵبژێری وەچێ ئەو هەڵبژاردنە دەکە هاوڵاتیە و هاوڵاتی لەوێ ممارەسەی سیاسەت دەکە و ئیرادەی خۆی بەکاردێنێ و لەو ڕۆژەدا بەشداری سیاسی دەکە یا ڕسمی سیاسەتی داهاتوو دەکە ئەوەی کە پێ دەڵێن دروستکردنی بڕیاری سیاسی لەبەرەوە پێم وایە ئەوە ڕاستە یعنی جەدەلەکەیە کە ئایا هەڵبژاردن ئەرکە یا مافە بە هەر دیوەچیان بی ئەرک بی یا ماف بی حەقەکی هاوڵاتیە کە لەو ڕۆژەدا بەشداری بکە بۆی ڕسمی سیاسەتی 4 ساڵی داهاتووی ژیانی خۆی وێنا بکە بەشداری لە هەڵبژاردن گرنگە ڕاستە بایکۆت لە هەندێک حاڵەت مووقیفی سیاسی ناکرێ ئێمە بڕن بایکۆت بێ هەڵوێستیە نا ڕەنگە مووقیفی سیاسی بەڵام بە تێگەیشتنی من ینی بایکۆت لە کەرکووک بەتایبەت لە هەڵبژاردن هەڵوێستێکی سەلبیە ئیجابی نییە باشترە خەڵک بێ بەشداری لە پرۆسەکە بکە و بڕیار بدەکە اختیاری لەناو بژاردەکان اختیاری کەسانێک بکە کە گومان دەبا یاوا تەسەور دەکە کە لە داهات و بتوانن خزمەتی ئەو و خزمەتی شارەکە و هاونیشتیمانیانی بکەن بەگشتی ینی لە هەڵبژاردنەکانی عێراقی جار لە دوای جار ڕێژەی بایکۆت زۆر بووە ڕەنگە ئەوانە بەشێکی پەیوەندی بە بێمتمانەی هەبی بە پرۆسەی سیاسیە بە پرۆسەی ئیداری بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە ئێمە وەکو هێزە سیاسەکان زۆر جار گلەیمان کردیە کە هەڵبژاردن ساختەکاری هەیە و پێشوەخت نەتائیجەکان ڕەسم کرایە بەشێکی ئەوەیە کە یعنی مستحیلە 100% خەڵک بستە هەڵبژاردنەکان ئێمە دەبێ ئەو جارە ئەوانە بڕەوێنینەوە یعنی یەک متمانە بە هەڵبژاردنەکان و بە سندوق بجێڕینەوە و تێبگەین یعنی باشترین خەیار تا ئێستا ینی کە بە شەریعەت پێی گەیشتەوە ئێستا کە ینی متەبع و ئیشی لەسەر دەکرێت ئەوەیە کە لە ڕێی سندوقەکانی دەنگدان ئێمە هەوڵ دەین ئەوانەی کە خراپ بوون لایەن دەین و ئەوانەی کە پێمان وایە باشن بیان هینین ئیدارە و دەسەڵاتی شارەکە یا وڵاتەکەیان بدەینە دەستێ بەشداری کورد بەیانی لە دەنگدانی تایبەت و ڕۆژی هەژدەی مانگ لە دەنگدانی گشتی زەرورە ئێمە دەزانین یعنی وەکو قسانەی کە مامۆستا لەتیف کردی ناکرێ ئێمە بە هەڵبژاردن هەویەتی کەرکووک ینی هەڵە دەکەین ئەگەر بڵێن بە هەڵبژاردن هەویەتی کەرکووک دروست دەکەینەوە یا کوردستانی بوونی کەرکووک دەسەلمێنین ناشتی تر هەیە بۆ یە تو قسە لەسەر کوردستانی بوونی ناوچەکە بەگشتی بکەین بەڵام
ئێمە ئێستا لە عێراق دەژین و عێراق بە پێی پێناسەکەی خۆی وڵاتێکی کۆماری ئیتیحادی فیدرالی لامەرکەزیە ئیداریەکەی لەبەرەوەی ئێمە یەک هەرێم لە عێراق دروست بوو کە هەرێمی کوردستانە و ینی فدرالیەتی عێراقی جۆرێک لە لاسەنجی و ناهاوسەنجی تێدایە بەدیلەکە یا ئەلتەرناتیڤەکە ئەوەیە ئێمە هەوڵدێن لە ڕێی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لامەرکەزەتی عێراقی دروست بکەین چونکە ئێستا هێزەکەیە لە عێراق حەزی بەوەی عێراق ببێتەوە مرکزیەت و لە بەغدا بڕیار دەرچی لە فاو تازا خۆ جێبەجێ بکرێ هەروەکو چۆن لە ڕابردوو عێراق باڵن یەکێک لە کێشەکانی ئەوە بوو کە عقلێتێکی مرکزی دەیویست وڵاتێکی گەورە و فرە پێکاتە بەڕێوە ببە ئەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان گرنگی تایبەتی خۆی هەیە و کەمتر نییە گرنگیەکەی لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران ئەگەر لە هەندێک حاڵەت زیاتریشە بەتایبەت بۆ کەرکووک کە عێراقی مسەغەرە و لەوێوە هاوڵاتیانی کەرکوچی بە پێکاتە جیاوازیەکانیانەوە بتوانین ئیدارەکی باش لە شارەکە هەڵبژێرن کە بتوانین خزمەتی شارێک بکە وەکو کەرکووک کە شارێکی دەوڵەمەندە وەکو وزە و نەوت و ژێرخانی بەڵام شارێکی هەژارە لە ڕووی ئێعمار و ئاوەدانی و خزمەت گوزاری خەڵکەکی باشی تێدایە خەڵکەکە مستاقی ئەوەیە زۆر لەوە زیاتر خزمەت بکرێ ئێمە دەبینین وڵات هەیە یعنی دەوڵەتی گەورە هەیە بەقەدەر کەرکووک نەوت و غازی تێدانە بەڵام خەڵکەکەی خۆش گوزەرانە کێشەی نەوت و غاز و سوتەمەنی و خەدەماتی نییە بەڵام کەرکووک لەگەرەوەی کە دەوڵەمەندە بەڵام خەڵکەکەی بە هەژاری دەژی ئەو هەڵبژاردنە دەرفەتە بۆی ینی خەڵک بڕیار بدە خەڵکی باش بنێنتە پێش چونکە هاتنی خەڵکی باش دەستی گەندەڵەکان دەبڕی و بێگومان ئەگەر گەندەڵی کەم بۆەوە ئەکید خەدەمات و خزمەت گوزاری زیاد دەبی لە شارەکە دەکەم دێمەوە خزمەت دواتر مامۆستا ئەحمەد سەبارەت بە پێشتر نوێرانی کورد لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئادایان چۆن بووە دەبێم جارە چی بکرێ بۆی ئادایەکی باشتر پێشکەش بکرێت لە ڕووی خزمەت گوزاری بێ چاودێری بێت پرۆژەکان بێ پرسی بەرەوە بریندام و دەستگاکان مامۆستا ئەحمەد بەنسبەت مەسەلەی ئەدای ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بەڵێ دەبوایە ئەدایەکی ئەکتیفێکی چاک بواە نەک مەسەلەی ململانەی حزبیوانە چکە بەڕاستی هۆکاری سەرەکی دانەنانی پارێزگا ئەندامانی ئەنجومەنی پارێزگا بوون ئەو ئەندامانە بە تایبەتی هەردوو لیستی دەسەڵات کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە ئەو خەڵکەیان بەجێهێشت خاڵێکی سەرەکی ئەوان بوونە هۆکاری ئەوەی کە پارێزگارێکی عەرەب بیهێنرێت و بەهۆی ململانەی حزبی و شەخسی و کۆنەقینی کۆن و ئەوانەیان هەڵدایەوە کوردیان پەرتەوازە کرد وان لە خەڵکی شاری کەرکووک و ناوچەدا بێنراوەکان کرد بەڕاستی لە خزمەتکردن لەو پرۆژانە لە هەموویان بێبەشکردن بۆیە بەڕاستی ئەدایان لە ئاستی پێویست نەبوو ئەگەر ئەوە ڕێکخراوی چاودێری تایبەت هەبێت تەقیمیان بکات بەڕاستی دەرئەکەوێت کە تا چەندێک پابند بوونە بەو بەڵێن و بەو بەرنامە و بەو پرۆژانەی کە لەبەر دەستیان بووە بۆ شاری کەرکووک ناڵێن سفر هیچ نەکراوە بەڵام لە ئاستی پێویست نەبوونە و لە ئاستی پابندی بەڵێنی حیزبەکانی خۆیان بوونە دەبوایە منافەسەکان لەسەر زیاتر خزمەتکردنی شاری کەرکووک بوو بواە مادەی 140 کاریان لەسەر بکردایە تائینکردن لەسەر ئەساسی پێوەری شەهادە و پسپۆڕی بواە نەک ئەوەی کە لەسەر ئەساسی ئەوەی کە تۆ کام لایەنی کام حزبی بە تایبەتی هەردوو حزبی دەسەڵات کێشەی ئێمە ئەوەیە کە بە ناوی کوردەوە قساکەن خۆی حزبیە یعنی زۆرجا لە بەغا یان لێرە یان لە ئەنجومەنی پارێزگامانە زیاتر ئەوەنەی حزب هەیمەنەتی حزب و پرۆژەی حزب و کاری حزبی جێبەجێەکەن ئەنجا بۆ تەعیناتە بۆ دەستکەوتەکانە بۆ دانانی بەڕێوبەرەکانە هیچ پێوەرێکی بەڕاستی پێوەرێکی زانستی و ئەکادمی و پەروەردەیی و ئەوانە نییە لەسەر ئەو ئەساسە نییە لەسەر ئەساسی ئەوە دانرا چێ زیاتر خزمەتی ئەو لایەناکە چێ زیاتر گەندەڵی تیاکات یان کڕینی لایەن بۆ لایەنێکی تر هەتا لە ئەنجومەنی پارێزگاش ئەمە هەبوو بە تایبەتی هەردوو حزبی دەسەڵات
کە ڕنگدانەوەیەکی زۆر ناشرین کارێکی زۆر قێزەونیان بۆ خەڵکی کەرکووک کرد یعنی بە تایبەتی ئینتیمای نیشتیمانیان زۆر کاڵ کردوتەوە ئێستا یعنی خەڵکەکەیان وا لێ کرد ئەو خەڵکی کەرکووکەی ساڵەکانی نەوەتەکان لە دوای 91وانە لە دوای 2003 بە گروتینێکەوە وەکو دەتەواییە لە 100 خەڵگە چوو بۆ هەڵبژاردن بەڵام ئەمانە کاری وایان نەکرد هەم لە ئەنجومەنی پارێزگا هەم بۆ پەرلەمانیش بەڕاستی تەقیمێکی جوانیان نەکرد یعنی ئەو کەسانی کە ئەدێدان کەسی شایستە نییە کەسی پسپۆر نەبووە تەنانەت حتاکو لە لیژنەکانیشە هەندێک لیژنە اختصاصی خۆی نییە نەفەریان داناوە لەبەرەوەی پارێزگاری لە دەستکەوتی حزبی و شخصی ئەوانە بکات هەتا ئەداکانە بۆیە بەڕاستی ئێمە هەوڵ ئەدرێن هەوڵ بدرێت ئەم لستانە چاوخشاندنێ بە خۆیان بکەن و خەڵکەکەش دەرز وەربگرێ لەوانەی کە بەڕاستی کەسی شایستە هەڵبژێت کەسێک کە خزمەت بکە کەسێکی پسپۆر بێ کەسێکی دڵسۆز بێ کەسێکی ڕابرد و پاک بێت کەسێکی خەڵکی ڕەسەنی شاری کەرکووک بێت نەک ماڵی لە سلێمانی و لە هەولێر بێت و هەرەوەنە پۆستەکەی وەرگردا ماڵەکەی و مەزرعەکەی و ئەمانە لە چۆ هێناوە کەسێکی خاکی بێ کەسێکی دڵسۆز بێ جەرگ سوتاو بێ بۆ خاک و نیشتیمانی خۆی بۆ ئەو پرۆژانە بەڕاستی دەستپاک و ئەمین بێت ئەوانە لەو شوێنانە دابدرێت پسپۆری هەبێت نەک وەکو هەر باس کرا و برایانە هەرەوەنەیە پۆستەکان لە بینی خۆیان دابش بکەن و وەکو گۆشتی خێر و خەڵکەکەی تر و لایەنەکانی تر و خەڵکی ئێستا بەس لە کەرکووک زیاتر لە 50,000 دەرچووی کۆلیج و پەیمانگامان هەیە لە 2003 هەتاکو ئێستا ئەمانە تەعین نەکراون ئاخر تەعینکردن لەسەر ئینتیمای حزبیە هەتاکو ئێستاش کە دەسەڵاتیان نەماوە لە پەروەردەیە لە شوێنەکانی تریشە هەمویان دەسەڵاتەکەیان دابش کردووە لە بینی هەردوو حیزب قەزێ کوردایەتی نییە مادەی 140 لە 2007 دەبوایە جێبەجێ بکرێت بۆ هەتای سە جێبەجێ دەکراوە خاڵێکی گرنگ بوو زەویەکانی جوتیارەکان بۆ جێبەجێ نەکراوە گەڕانەوەی مامۆستایانی ناوچە دابێنراوەکان بۆ 20 ساڵە ناکرێت بەس مزایدەیان بەسەرەکرێ کڕین و فرۆشتیان بەسەر کراوە بە بەڵگەوە باسیەکەین لە سەیتەرە ئەیانەیە بڕۆن دەبەغا دەنگی خۆیان بگەێن لە بەغا ڕێیان لێگرن هەر لەلایەن ئەم دەسەڵاتەوە لەم لاوە ئەڵێ ئێمە ڕووبکەن لە بەغا و ئێمەش پشتیوانیتانەکەین تۆ لە سەیتەرە نایانی بڕوا داوای مافی خۆی بکات و لەوێ ڕایە نەگری ئەو هەموو خەڵکە ئێوە کوردن بەڵێ مامۆستا ئەحمەد لە سەیتەرەی کەرکووکە لە گوڵەجۆیە بۆیە بەڕاستی ئەنجومەنی پارێزگا ئەرکێکی گەورەیە بەڵێ ئەنجومەنی پارێزگا ئەرکە لەسەر خەڵکەکە لەسەر ئەو ئەندامانە دەستکەوت نییە هەر ئەوە نەگەیشتە ئەوێ بەڕاست و بەچەپ دوای ساڵە سەیرەکەی فێلا و ئەنواع و ئەشکال من ئەینە لەکە هذا ئەمە چۆن ئەبێ بەم شێوەیە زۆربەی تووشی مەسەلەی گەردەڵ و شتیوا مامۆستا ئەحمەد بەڵێ گوێت لێ ئێمەیە ئەمانەیان لەسەر بۆتە ماڵ ئەمانت نابێت جارێکی تر خەڵکی شاری کەرکووک دەبێت سزای ئەمانە بدا سزایان بدا ئێستا وای لێ هاتووە ئەنجومەنی پارێزگا خۆی تەواوی کردووە ئیستەنەوەی خۆیەتی یان خزمی خۆیەتی یان کەسێکی خۆیەتی یعنی وای لێ هاتووە دەبێت خەڵکەکە وشیار بێ بزانێت چێ هەڵەبژێرێ چێ ئەچێتە ئەو شوێنە بەڕاستی کێشەمانیشەوە نییە ئێمە ئایا کەرکووک کوردستانیە یان کوردستانی نییە کوردستانیە هەتایە کوردستانیە ئێمە کێشەی ئەوەمانەیە چێ خزمەتی شارەکە باشە مامۆستا ئەحمەد بەڵێ هەڵسەنگاندنێک بکرێت لە نێو بەڕاستی لستە کوردستانیەکان ئێمە نامانەوێت بەس بە شیعار و بە کۆمەڵێک دروشمی بریقەدار و دوایش لە ئەمری واقعە هیچی وانە بێت باشە مامۆستا لەگەڵمان بمێنەوە لەگەڵ کاکێمنیش دوای سەعاتدە دەینەوە خزمەتان بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و سەعاتدە دەینەوە خزمەتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام هێڵەکەت پڕبکەرەوە و ئۆفەر بەدەست بهێنە لە تەڵەباتەوە ئۆفەری تایبەت تەنها و تەنها بۆ بەشداربووانی ئاسیاسیڵ ئێستا هێڵەکەت بە بڕی 10,000 دیناریان زیاتر پڕ بکەرەوە و بە کورتەنامەیەک یەک بنێرە بۆ 3808 تا کۆدی کۆبۆنێک بەدەست بهێنیت کۆدی کۆبۆنەکە بەکاربهێنە لە کاتی پشت ڕاستکردنەوەی داواکاریەکەت لە ڕێی ئەپلیکیشنی تەڵەباتەوە ئەم ئۆفەرە تایبەتە بە پارێزگاکانی بەغدا سلێمانی هەولێر و دۆک
هەواڵە خۆشەکە گەیشت. باشترین کوالەتی و جوانترین مۆدل بە داشکاندنی گەورەوە. دەتەوێت سەرتاپەی ناوماڵەکەت نوێ بکەیتەوە، هاوسەرگیریت کردو و ماڵێکی نوێ دادەنیت، تەنها با $3600 لە ئێنزا هۆم ناوماڵەکەت نوێ بکەرەوە. دەتوانیت ببیتە خاوەنی ژوورێکی نووسنی تەواو بە سەرجەم پێداویستیەکانیەوە، مێز و کورسی و سەرجەم پێداویستیەکانی ژووری نان خواردن. جواترین و باشترین کوالەتی ژووری میوانی 8 کەسی. بودجەکەت کەم بێ یان زۆر، هەبژاردەکەت لە ئێنزا هۆم دەست دەکەوێت. کۆمپانیای کاروانی مەدینە. کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز. گەشتەکانی کۆمپانیاکەمان ئەم خزمەتگوزاریانە لەخۆ دەگرێت. نزیکی هۆتێل لە حەڕەمەین، ئیحرام بۆ پیاوان، سەرپۆش بۆ خانمان، جانتای پێویست، ئاوی زەمزەم، ڕۆژانە دابینکردنی سێژەم خواردن، سەردانکردنی هەموو جێگە پیرۆزەکان لە حەڕەمەین. کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن: 1970 146 0039 1950 219 5097. ئەگەر ژیان پشتت لێ بکات، ئێمە پاڵپشتین دەکەین. ئەگەر شتێکت لە دەستدا، ئێمە دەگەڕین و بۆت دەدۆزینەوە. ئەو دەرگایانەی لەسرت داخرابوون بە خۆشحاڵیەوە بۆت دەکەینەوە. و ئەگەر ناتوانی بیبینیت، ئێمە دەبینە ئەو چاوانەی کە نیشانت دەدات. بەخشین تۆ شایەنی ئەویت و ئەوی شایەنی تۆیە. لە ناو سروشتی دڵڕفێنی کوردستاندا، لە کەشێکی سەردەمیانەی دڵنشیندا، باڵخانە و ڤێلاکانی مایۆرکا سیتی بنیاد دەنرێت. پرۆژەیەکی ناوازە، سەرسامکەر، شاکارێکی ئەندازیاری. لە هەر جەیەکەوە سەیریەکەیت پارچەیەکە لە جوانی. خزمەتگوزاریەکانی شێوازی ژیانت دەبەناسێکی تر. ئێرە زیاترە لەوەی بە خەیاڵت نادێت، زیاترە لەوەی بیرت لێ کردوتەوە، زیاتر لەوەی شارێکی نمونەی پێت دەبەخشێت. مایۆرکا سیتی، جوانیە لە دڵی سروشدا. کۆمپانیای پارێزان بۆ حەج و عومرە لەژێر دروشمی دڵسۆزی ڕاستگۆیی خزمەتکردن. کۆمپانیای پارێزان بە ئەزموونی 20 ساڵ کارکردن لە خزمەت بە زیارەتکارانی ماڵی خوددا درێژە بە گەشتەکانی دەدات. بە هاوڕێتی مامۆستایانی شارەزا و بە سەرپەرشتی حاجی ئامانج پارێزانی گەشتی عومرە ئەنجام بدە. لەم گەشتەدا جگەل ئەنجامدانی عومرە بەپێی سونەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەردانی شوێنە پیرۆزەکان لە شاری مەککە و مەدینەی درەوشاوە دەکەین. کۆمپانیای پارێزان خزمەتگوزاری پێویست و شایستە پێشکەش بە عومرەکاران دەکات. ناونیشانی ئێمە
سلێمانی شەقامی سەدەکەی ئازادی تەنیشت نەخۆشخانەی توی مەلیکی تایبەت. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن 1970 156 27 28 1950 156 27 28. هێڵەکەت پڕبکەرەوە و ئۆفەر بەدەست بهێنە لە تەڵەباتەوە. ئۆفەری تایبەت تەنها و تەنها بۆ بەشداربووانی ئاسیاسیڵ. ئێستا هێڵەکەت بە بڕی 10,000 دیناریان زیاتر پڕ بکەرەوە و بە کورتەنامەیەک یەک بنێرە بۆ 3808 تا کۆدی کۆبۆنێک بەدەست بهێنیت. کۆدی کۆبۆنەکە بەکاربهێنە لە کاتی پشت ڕاستکردنەوەی داواکاریەکەت لە ڕێی ئەپلیکیشنی تەڵەباتەوە. ئەم ئۆفەرە تایبەتە بە پارێزگاکانی بەغدا، سلێمانی، هەولێر و دۆک. تیپی ئەولا تیپی ئەولایە و ئەم لا جپسینی ئەحماڵەکەمی سەیریکەن هێرش بەرەکەینی شۆکیان کرد بە خۆراکی تیپی ئەولا ئەزانی ئەبێ وەک من تامیکەی اینجا ئەزانی ئەفبەرە وەک میسی لێ ئەزانی هەستینانێکە خۆش بوو هەر بژی جپسینینی کامێکی لێت نەکراو. بەهێزترین ئۆفەرمان بۆ هێناویت. چێژ وەربگرە لە ئینتەرنێتی 4G پلاسی بێسنوور لەگەڵ 60 خولەک پەیوەندی بۆ هەموو تۆڕەکان تا بەدڵی خۆت قسەی پێ بکەیت. ئێستا تەنها بە 30,000 دینار دەتوانیت زۆر شت بەدەست بێنیت. ئەم پاکێجە بۆ ماوەی 2 مانگ کارایە تاکو هەموو ساتە خۆشەکانە لەگەڵ ئازیزاندا شێر بکەیت لە ڕێی خێراترین ئینتەرنێتی عێراقەوە. ئەم ئۆفەرە بەردەستە لە شارەکانی سلێمانی، دوغۆک و هەولێر. بۆ بەشداریکردن ژمارەنۆ بنێرە بۆ ژمارە 291. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاتان لەبێت بەڕێزان لە ڕووماڵەکەمان بەردەوامین بۆ قسەکردن لەسەر هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان و گرنگی و هەڵبژاردنەوە و تارنووسی ناوچە دابرێنراوەکان. کاک ئەحمەد بێم و خزمەت جەنابەت سەبارەت بە قوڵایی بڵین استراتیژی ناوچە دابرێنراوەکان جا کەرکووک بێ سەلاحەدین بێنەینەوە بێت بڵین قوڵای استراتیژی بۆ هەرێمی کوردستان لە ڕووی چارنووسەوە لە ڕووی ئاسایشیشەوە. وەڵام من پێم وایە ینی لەسەر ئاستی کوردستانی گەورە لە هەر چوار پارچەی کوردستان کەرکووک گرنگترین شارە و بۆشە ینی ئەو چاوە هەرێمی و نێودەوڵەتی لەسرە فشاریش ئەەکەن ینی سەدام حوسێن لە یەکێ لە بەڵگەنامەکانی هەڵەیە ئەگەر کەرکووک بکەوێتە دەست کورد دەوڵەتی کوردی دروستە بێ بۆیە بێ ڕێبە هەر نەتەوەیەکی تریانی ڕێبە عەرەب تەنانەت لە مەسریشەوە بدەین بێ بۆ کەرکووک نیشتەجێ بکرێ قبولی بکەین و مصری هێناوە عەرەبی مصری هێناوە بە بەڵگەنامەی لوجنەی شوونی شیمال لە کەرکووک نیشتەجێ کردووە کە بەڵگەنامەکان ئێستا بەردەستە. لەبەرەوە لای عەرەب و لای کوردش کورد ئەگەر ئستراتیجی بیر بکاتەوە و دووربینانە بڕوانێ کەرکووکە ناوچی دروستبوونی دەوڵەتی کوردی وەڵام بەداخەوە کورد بەو چاوە سێری نەکردووە. استراتیجێک نیە ئێستا بۆ ناوچە دابرێنراوەکان بڵین بە هەمووی بە کەرکووکەوە. بەڕاستی من یەکێ لە شەرمەزارێک گەورەکانی دەسەڵاتی کوردی یەکێ لە شەرمەزارێک گەورەکانی نوێنەرایەتی کورد لە بەغدا هەر لە ساڵی 2003 تا ئێستا ئەوەیە کە هیچ پلانێکیان نەبووە هیچ مەلەفێکیان نەبووە کاری لەسەرکەن بۆ کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ینی وەکو ئاماژەم مەلەفی چی بۆ نمونە مەسەلەن هیچ نەبێت وەکو کاگلەتیڤ ئاماژەی پێکرد ئێمە خاچی خۆمان کردە مزایەدەوە خاچی خۆمان کردووەتە مەسەلەیەکەوە کە لەگەڵ لایەنەکان گفتوگۆی لەسەرکەین کە ئەبوایە ئەومان نەکردا بەڵام کە کردیشمان لە چوارچێەوەی میکانیزمی کە دانرا مادەی 140 کە سێ قۆناغا ئاساییکردنەوە ئامار ئستفتا هێشتا ینی نوێنەرایەتی کورد چاودێری جێبەجێکردنەوەی نەکردووە. کورد ئێستا لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان لە پاشەکشەیەکی گەورەیە
مەرجی زیاتری بەسەر ڕووی ئیداری و لە هەموو ڕوەکان دوو نمونەی بچووکتان بۆ دێنمەوە ینی ناحیەی زاب کە لە ساڵی 86 ئیلحاق کراوە بە کەرکووکۆ لە چوارچێوەی پرۆسەی تەعریبە ئێستا لەم انتخاباتە فەرز کرا کە دەنگدانیان لەسەر کەرکووک بێ لە کاتێکا بەپێی مادەی 140 و بەپێی بنەما سەرچیەکانی یاسای هەڵبژاردنەکانی عێراق تایبەت بە کەرکووک پێوەریان داناوە ینی ئاماری 57 کراوەتە بنەما و پێوەر بۆ هەر کەسێک کە مافی دەنگدانی لە کەرکووکە بێ لە کاتێکا زاب نەسەر بە کەرکووک بوونە لە ئاماری 57 تا دەنجان لە کەرکووک تۆمارکرا ئێستا مافیان پێدراوە بۆیە لە دوای 16 ئۆکتۆبرەوە نەیارەکان لە هێرش و پەلامارێکی بەردەوامان کورد نەک بەرگری پێناکرێت لە پاشەکشەیە بۆ نمونە ئێساگەر بڕوانینە دامەزرانەکانی دوای 16 ئۆکتۆبر ینی لیستێک بۆ کەرکووک هاتۆ بۆ نمونە 8,000 کەس دامەزرێنن سێرەکەی کورد بەقەت بچووکترین پێکاتە و نەتەوەکانی کەرکووک مافی پێ نەدراوە ئەوە پاشەکشەیەکی گەورەیە لە ڕووی خزمەت گوزاریەوە مەسەلەن بۆ نمونە گەڕەکە ئاوارەکان بارودخانە و فەیلق و پەنجاعەلی ئەوانەمان هەیە ئەبینین هەمووی پەراوێز خراوە پشتگوێ خراوە پشتی سەرەکی خزمەت گوزاریەکان ئەبرێ بۆ ناوچە عەرەبیەکان ئەبرێ بۆ حەویجە ئێستا حەویجە لە سنتەری کەرکووک زیاتر خزمەت گوزاری بۆ براوە گوندەکانی حەویجە لە گەڕەکەکانی ناو کەرکووک زیاتر خزمەت گوزاری بۆ براوە ئێستا پەلاماری کورد دەدرێت لە تۆبزاوە پاشەکشەی پێ بکرێت لەوێ دەربکرێت دوور بخرێتەوە و مافی لەسەر زەویەکانی خۆی نەبێ پیادەی بکە لە سەرگەڕانش هەروە ئەگەر ئەم حملەیە نەیارەکان بەردەوام بێ و کورد بەم لاوازیە بێ و ئەدای ئەوەندە زەعیف بێ دێنە سەرەوەی کە ئێستا خۆیان داواکەن لیستی تۆماری دەنگدەران اینجا دێنە سەر گەڕەکە ئاوارەکان کە لە 2003 بەڕاستیە بواە لایەنی کوردوای بکردایانی ئاوارەیەکی کەرکووک کە لەسەر پارچە زەویە خانوێکی 100 متر یا 200 متری لە گەڕەکی فەیلق یان لە پەنجاعەلی یا لە بارودخانە کردوتە خانوێک هیچ زمانێکی نییە هیچ زمانێکی نییانی ئێستا ئەگەر کورد ئەمجارە دەنگ نەدابوونی خۆی نەسەلمێنێ هەموو ئەو ئاوارانەی کە لە فەیلقن یان لە پەنجاعەلین بوون و مانەوەیانەکەوێتە مەترسێومێن ئەمە یەک نمونەیەکی بچووک بێنەوە نمونەیەکی لە هزر و وجدانمە جێگرتووە لە ساڵی 2003 کاتێک کە پرۆسەی ئازادی عێراق بەرپاکرا سێ برادر لە باکوورەوە هاتن وتیان ئێمە لە مناڵیەوە باوکمان فێرمانی کردووە دەرسمانی داوە پەروەردەمانی کردووە کار بۆ کەرکووک بکەین خەونی گەورەی ئێمە ئەوەیە بین کەرکووک بێنین باوک و باپیرمان لە باکوور کە خەڵکی خوێنەوار و نیشتمان پەروەر بوونە ئەڵێ ئێمەیان فێر کردووە وتیانە کورد مووسڵی لە دەست و ئەبێ لە ئێستەوە کار بۆ بکە کە کەرکووکی لە دەست نەچێەوە بۆ خۆتانزان ینی کەرکووک بەشێک بووە لە ویلایەتی مووسڵ هەموو کوردستان لە چوارچێوی ویلایەتی مووسڵا بووە ئێستا بۆ کەس باسی مووسڵ ناکا لە شارێکی کوردیە مووسڵی شارێکی کوردستانی بووە و سنتەری بەڕێوەبردن و پێکەوەگرێدان و بەستنەوەی هەموو باشووری کوردستان بووە یعنی چۆن ئێستاڵێن هەرێمی کوردستان جاران هەرێمی کوردستان ویلایەتی مووسڵ بووە ینی هەر لە شارە زور و سلەیمانی و دۆکەوە تا کەرکووکش لە چوارچێوی ویلایەتی مووسڵا بووە بەڵام ئێستا بۆ کورد باسی مووسڵ ناکە لەبەرەوەی کورد لە مووسڵا پاکتاو کرا بۆیە ئەم هەڵبژاردنێکی چارە نووسازە خەڵک هەمووی بڕوە ئەبێ کورد هەمووی بڕوە لایەنی کەم پەنجەی خۆی مۆرکە دەنجی خۆی بدا و کۆی ئەو دەنگانەی ئەدرێ ئەگەر لە ڕووی ئیداری و لە ڕووی چارە نووسازەوە بڕیارێک نەدرێ بەڵام ئەبێتە تۆمارێک بۆ بوونی کورد و مانەوەی کورد لە ناو کەرکووکە ئەو پێکەوژیانی کە بەڕێزت باست کرد ئەو ماوەی کە ئیداری بڵێن ناوچەدابرێنەوەکان لای پارتیوی کێتی بوو پرۆژێک کە بووە بۆی بۆ تورکمان عەرەبەکان تا کوردیش ینی بێکەوە ڕازی بکرێن بۆ نمونە ناسنامەیەکی کوردستانی بۆ ناوچانە ئیدارەیەکی هاوبەش من لە کەرکووکە 4 ساڵ بەرپرسی سندیکای ڕۆژنامەنووسان بووم 5 ساڵ سەرنووسەری ڕۆژنامە بوومە 9 مان بەرپرسی نووسینگەی پەرلەمان بوومە لە دوای ئەو هەموو ماوەیە باشە لە 2003 بۆ 2017 ئەزانی
لە 2017 گەیشتمە قەناعەتێ ئێستا بەرپرسیارەتی یەکێتی پارتیەوەی دەبێت کورداش بکەرەوە لە 2003 دەبێت تورکمان و عەرەب قەناعەت پێبێنن کە لەگەڵ کوردا بژین دەبێت ئەمری واقعوا لێ بکەن کە کورد و تورکمان قۆناغی یەکەم تەواوی کەم دەبێت دۆخێ دروست کرد کە کورد و عەرەب بڵێن تورکمان و عەرەب بڵێن نامانەوێت کورد بەتێمان بێڵێ ئێستا لەم دوایە وای هاتووە کورد ئەوی نابێت پارتیەکێتی بێنەوە ئەزانی ئەمە گرفتێکە ئێمە دەبێت چارەسەری من بۆ خۆم قەناعەتم وایە ئێمە لە کەرکووکا پێویستمان بە کۆمەڵێک گۆڕانکاری ڕیشەیی هەیە لە بیرکردنەوەی ئینسانە لە تێگەشتنی ئینسانە بۆ شار کاکە ئێمە کەرکووکمان بەعز لە شاری خست ئێمە لە مەودای 2003 بۆ 2017 نەمانتوانی بکەینەوە بە شار نەمانتوانی بکەینەوە بۆ شاری کە خۆ کێشەمان دەبێتەوە بە شار بەڵێ بەچی دەبێتەوە بە شار بەوا بێتەوە بە شار کە شاری پێکەوە ژیان بێ شاری یەکتر قبولکردن بێ شاری تولەرانس بێ شاری جوانی بێ ئەزانی پەیوەندیەکی زۆر گەورە لە نێوان چاو عەقڵ و ژینگەیە هەیە من ئەگەر لە شارێکا بم باخچەی جوانی تیا بێ شەقام و بەردۆخی جوانی تیا بێ شارستانێتی جوانی تیا بێ هەستەکەم دەسەڵاتێکی ئەخلاقیە ئاکاریە لەگەڵ یابم بەڵام کە بچمە شارێکەوە زبڵدان بێ بەدبەختی بێ نەکبەتی بێ هەر لە خۆمەوە نامەوێت لەو شارەیە بشیم ئەمە ئێستا دیراسی زۆر گەورەی لەسەرەکرێت چاو چەند کاریگەری هەیە بۆ بڕیاردان بۆیە بە باوەڕی ئێستا ئێمە من بۆ خۆم یەکشت بڵێم تخوا پێشەوە من بڕواکەم یەکێ لە کێشەکانی کورد لە کەرکووک زانی چییە بریمەر هات بریمەر هات ئەمریکەکان کە هاتن داگیرکەر بوون خۆشیان وڵەن داگیرکەر ناڵێن ئێمە ڕزگارکردین ڕاستە پیکەرێکی سەدام حوسێن ڕوخان ڕاستە پێی سەدام حوسێن خۆیان کرد ڕاستە دادگایان دروست کرد ڕاستە بریرەکانی ئەنفال و هەڵە بجە و ئەو ناوچانە بەوانی شیعشەوە ئاوارەکان وەنە هێنایان لە دادگای باڵای فیدراڵی ئەمانیان خسەبەت پای لێ پرسینەوە بەڵام نەیان وتی ئەمە هاتوون ڕزگارکەر بین هاتوین بەڵام لەگەڵ ئەوەی بریمەر هەموو یاسا و بڕیارەکانی بەحسی ڕۆشنەوە توجینە منطقە دوای ڕۆشانەوە هەموو یاسا و بڕیارەکانی بەعز حرەکەی کوردی دروستنەوەی سیاسی کوردی ئەوانی بە ئێماڵێن ئەمانە قوتوەی کوردن لە باشووری کوردستان بچنەوە دابنیشن مادەی 140 مادەی 50 لەسەر دوای 140 بخەنە سەر ناو چارچەوەی دەستورەوە ئەمە کارەساتە تۆ بریمەر هاتووە هەموو یاساکانی هەڵۆشان ئەوەی کە پێویست بە گرێبەستی کوشتتوکاڵی بە تەعریب بە هەمووی هەڵۆشاندووە بریمەر بە قانون هەڵۆشانەوە بریمەر دەوڵەتی هەڵۆشانەوە حەزەکەم بزانین یەکێ لە خەلەلەکانی بینی ئەمریکەکان کە هاتن هەر بە بەحسەوە هەر بە حکومەتەوە نەوەستان زۆر داری ماڵێنەوە شکارێکی گەورەیە کێشەی گەورەی دروست کرد چونکە دەوڵەتی هەڵۆشان دەکرا ئێمە دوای وەنیە هێشتا تاک نەبووە دوای ئێمە چوینە مەڕ جام بۆیە بە بڕای من ئەمە هەڵبژاردنە پەیامە من نازانم ئەوانەی من نازانم ئەوانەی داکێڵەکەنەوەی پێڵێن بایکۆت ئەوانەی بایکۆتەکە نازانم پەیامەکان چییە من بۆ خۆم ئێستا ئەزانم علمانی نەتەوەیی ئیسلامی نەتەوەیی یعنی بیانوێک نییە بۆ کورد بیانوێک نییە دەنگ نەدا بیانوێک نییە بۆ کوردی کەرکووک بیانوێک نییە ئیسلامی هەیە علمانی هەیە نەتەوەیی هەیە حتا لەگەڵ ڕێزمە ناسیۆنالیستی ئەوی تر نەبیریش هەیە باشە بڕۆ دەنگ دەوێت بە یەکێ لەم هەموو هێزە سیاسیانە پێنج لایەنە با بڕۆ دەنگ بدە با جارێ ژمارەکەت دەرکەوێت دوایتر لە هەڵبژاردننی داهاتوان چونکە تۆ شەڕی ئینسان لە هەڵبژاردنە بۆی بەیانی لە ئێستا باشتر بێت باشە ئەگەر نەتوانین بەیانێکی باشتر لە ئێستا دروستکەین ئێمە چیەکەین لێرە باش بە زووتر دەبێت کورداشکەنەوە بەچی کورداش دەبێتەوە لە ناوچەدا بڕێنراوەکان جان بەچی کورد ئاش دەبێتەوە لە ناوچەدا بڕێنراوە بەوە ئاش دەبێتەوە ئێمە من بەڕاستی پێ بڵێم بەوە ئاش دەبێتەوە ئێمە ئەم سیاسەتە تاریکبینەی کە لە 2003 بۆ 2017 پەیوەندی بە ململانی نێوان خۆمانەوە پەیوەندی بە دابەشکردنی کێکارێکی یا فەرمانبەرێکی یان کارگوزارێکی قوتابخانەیەکەوە بوو تا ئاگاتە قایمقامێک ئێمە شەڕمان بوو لەسەرەوەی سەوز بێ ئەمە ئەگەر واز لەم ئاوازە بێنین سکە ئاوازی ئینسانی بوونمان ئاوازی کوردی بوونمان زاڵکەین بەسەر ئاوازی حیزبی بوونمانە ئەمە جۆرێکە لە ئاشبوونەوە ئێمە ئەمەمان نەکردەوە من حەزەکەم بزانین منطقە ئینسان پەروەردەکەی ئەوەندە نەخراب بێ ئەوەندە مەترسیدار بێ بەرادەری بڵێ ئەگەر بێت و خۆت هەڵ نەبژارد بێ من لەم ڕۆژانە لە کەناڵەکە بینیم ئەڵێ بێت خۆت هەڵ نەبژارد بێ ئامادەی گەنگ دەبێ ئەوەی تر کە لە حیزبێکتە ئەڵێ نا ئامادە نیم ئەم ڕۆبۆتە دەبێت بگۆڕی حیزب نابێت ڕۆبۆت دروستکە حیزب دەبێت ئینسان دروستکە یەکێ لە هۆکارەکانی دواکەوتنی موجتەماع
ئەوەیە کە حیزب بە هەمان عقلیەتی فیوداڵی یا دەرەبەگایەتی یا خێڵ بێ مامەڵە لەگەڵ کە مۆدێلێکی تازەتری حیزب بێ مامەڵە لەگەڵ ئینسانە بکە. ئینسان دەبێت فێری ئازادیکەی نابێت فێری کۆیلەیەکی. لەبەرەوە بە بڕای من یەکێ لە هۆیەکان یەکێ لە بنەماکانی ئاشبوونەوە ئازادکردنی ئینسانە. من بڕوام وایە لە کەرکووکە ئینسانی کورد لە مەودای ئەو هەموو ساڵەیە ئازاد نەکرا بۆی خاوەن قەرابێ خاوەن بڕیابێ. جارە ئازادە؟ من بڕوام ناڵێم من پێم من بۆ خۆم پیاوێکم ئەزانی چۆن من سەیری ئاینداکەم. من پێم وایە ئەگەر ئەم جارە هەنگاوێکی باش بندین 4 ساڵی تر هەنگاوێ باشتر دوای 15 ساڵ دوای 20 ساڵ دنیایەکی باشتر دروستەکەم. سوپاس دەکەم. کاکێ من سەبارەت بە ئەم هەڵبژاردنە کاریگەری لەسەر نەخشەی سیاسی داهاتوو لە جوانی پارێزگەکان چۆن دەبێت و کاریگەری لەسەر وە خزمەت گوزاریەکەش چۆن دەبێت ئەم هەڵبژاردنە بەوە چوونی بەڕێزت؟ کەرکک عێراقەش بچوو کراوەیە و بێگومان ینی هەمومان دەزانین چاوی دنیای لەسرە بە تایبەت وڵاتانی دەوروبەر چاوی شیعی لەسرە چاوی سونەی لەسرە چاوی کوردی لەسرە چاوی تورکیای لەسرە چاوی ئێرانی لەسرە چاوی عەرەبی لەسرە ینی نەخشەی سیاسی کەرکک ئاسان نییە ئینقلاب بکە ئەوەی ئێستا کە هەیە یەک ئەو هەڵبژاردنە ئیستحقاقە و دەبوو جارەکانی ڕابردوش بکرابە بەڵام بە بیان و بە هەر مبەررێک بێ نەیان کرد. ئەمە هەڵبژاردنەکە دووەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانن لە کەرکووک و لەو پارێزگایە ئەکید ینی کاریگەری خۆی دەبی. کورد لە دوای ڕووداوەکانی 2017 پارێزگاری لە دەستدا کۆمەڵک پۆستی لە دەستدا و ئیدارەی کەرکووک بە وەکالەت بەڕێوە برا. بێگومان ینی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دووبارە نەخشەی ئیداری شارەکە ڕێک دەخاتەوە. پارێزگار لەناو ئەنجومەنی پارێزگا هەڵدەبژێردرێ و پۆستە ئیداری و بەڕێوەبەرایەتی گشتیەکان و ئەوانەی کە لە دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگایە دووبارە اختیار دەکرێنەوە. من تەمەنا دەکەم ڕوحەکی تر بداتەوە شارەکە. هەوڵی یەکەمی هەمومان ئەوە بی کە بتوانین ئەو جارە پارێزگارێکی کورد کە بتوانی خزمەتی شارەکە بکە و دەرسمان لە ڕابردوو وەرگرتبی چونکە کورد لە دوای 2003 تا 2017 ئیدارە شارەکەی بەدەست بوو دەیتوانی زۆر لەوە زیاتر خزمەتی کەرکوچیەکان بکە بە گشتی. بەڵام لەبەرەوەی حیزباتی کرا دەوڵەتداری نەکرا لە کەرکووک ئێستا خەڵک گلەیی دەکا. جەنابەت لە پرسیاری پێشتر فەرمووت ینی تەراجوعەک لەو تەراجوعی کورد لەو منتیقانە هەیە. من پێ دەڵێم لە ئەنجامی خراپی ئیدارەی حکوومەتی کوردی دەسەڵاتی کوردی تەراجوعی کورد لە هەولێر و سلێمانی و دهۆچیش هەیە. ئێستا خەڵک حەزەکە لەناو هەولێر لەناو سلێمانی خەڵک حەزەکە بستەوە سەر بەغدا. خەڵک حەز دەکە ڕاستەوخۆ معاشەکەی ڕاستەوخۆ بودجەکە و موچەکەی لە بەغداوە بێ. ئەمە تەراجوع بۆ هەموو خەڵکی کوردستان. تەمەندا دەکەین لە کەرکووکەوە دەستپێکەکی تازە دەست پێ بکاتەوە. هێزە سیاسەکان بتوانن لەگەڵ ئەوەی کە لە پێشی هەڵبژاردن نەگەیشتن یەکتر بەوەی کە یعنی یەک دوو تەحالفی باش دروست بی کە زەمانەتی نەتایجی هەڵبژاردن بکرێ بە چەند بژاردەك چوینە پرۆسەکە چوینە هەڵبژاردن. بەڵام ینی بەرامبەرەکانیشمان ئەوانیش هەر پەرتن ینی پێشبینی دەکەین نەتایجی باش بێ ئینشاءالله و بتوانین لەوێوە ینی جارێکی تر ئیدارەی شارەکە دروستکەینەوە و ئەوەی کە لە ڕابردوو کرا بەرامبەر بە کەرکووک و کەرکوچیەکان دەرسی لێوەرگرین هەوڵدەین چاچی کەینەوە. و ینی جەنابەت باش دەزانی مەوزوعی هەڵبژاردن خەیارەکە ینی بەدیلی نیە ئێستا خۆ ئێمە قەرار نییە بە شەڕ ئیدارەی شارەکە وەرگرینەوە. هەر بەڕێی سندوقی دەنگدانە و بەو پرۆسە دیموکراسیەیە کە بەیانی دەست پێ دەکە و ڕۆژی هەژدەی مانگ کۆتاییەکەیتی بەشداری خەڵک گرینگە لە هەڵبژاردنەکان بە تایبەت ئێمە داوا دەکەین خەڵکی کوردی شارەکە بەشداری هەڵبژاردنەکان بکە و لەوێەوە بڕیاری خۆی بدە و ئێستا لە بلی بژاردەك دوسێ بژاردەی لە بەردەستی یانی دەتوانی ئەگەر بە ئەلیف ڕازینیە دەنگ بەبا بدە بەبا ڕازینی ئەوە هێزی تری لە بەردەستیە. گرنگەوەی هەمومان بتوانین بەیەکەوە دواتر ئیدارەی شارەکە بکەین و خزمەتی خەڵکی شاری کەرکووک بکەین.
گرنگە من پێم وایە ینی بۆ کەرکووک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا گرنجەکەی زیاترە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران و ئەوەی کە لە ئەنجومەنی نوێنەران 6 بە 6 کورسەکان دەرچوو ئەو جارە هەوڵدەین وانەبی ینی لەو 15 کورسێکە لە کەرکووکەیە هەوڵدەین لانی کەم 8 کورسی و زیاتر بۆ بەشە کوردەکەی مسۆگەر بکەین لە ڕێی سنووقەکانی دەنگدانەوە. باشە بەس بەڕێز چاوەڕێی گۆرانکاری دەکەی لە نوێنەرات هێزە کوردەکانی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بێ لە ناوچەکانی دیکە بێ ئاخو وەکو دەنگی کوردیش پێشبینی دەکرێت ئەم جارەش لە کەرکووک زۆری نەبێ؟ ینی من وەکو پێشبینی دەکەم ینی کورد ئەو جارە نسبەی مشارەکەی زیاتر بی وەکو پێشبینی چونکە ئەمە لە هەڵبژاردننی ڕابردوو دەبی ئەوە بزانین بە پێر ژمارەکان بە پێر ڕقەمەکان کورد لە 50 کەمتری هیناوە ئەو جارە ینی پێشبینی دەکەم هەم نسبەی مشارەکە باش بی و هەم لەبەر ینی وەزعی تایبەتی بەتایبێت بایکۆتی سەدرریەکان کورد ئەو جارە بتوانیتەوە لە کەرکووک ینی هەموو دەنگەکانی ئەگەر کۆ بکەینەوە بتوانین نیوەی زیاتری دەنگەکان هەبی ئیتر دەمێنێتەوە سەر ئەوەی کە نیزامی هەڵبژاردن چۆن دەنگەکانمان بۆ دەکات بە کورسی چونکە زۆر جار وایە دەنگی زۆریش کورسی زۆرت پێ نادا ینی غەدری نیزامی هەڵبژاردنەکەیە لە نەتیجە ینی ڕاستە ئێمە بە پەرتی بەشدار بووین بەڵام بەرامبەرەکانیشمان بە پەرتی بەشدار بوون بۆیە هەز دەکەم ینی تای تەرازوەکە وەکو یەکە ئەگەر سەدرریەکان لە ناو پرۆسەکە بان بەو خەریتەی ئێستا لە دەنگدانی کەرکووک هەیە تەسەورم دەکرد کورد دەنجی دابەزیبە یان نسبەتەکەی دابەزیبە بەڵام کە سەدرریەکان بایکۆت دەکەن خەریتەکە بە جۆرێشتر دەبی اینجا پێشبینی دووەم ئەوەی لە ناو هێزە کوردستانیەکان خەریتەی دەنگدان جارێشتر گۆڕانکاری بەسەردادێ یعنی ئەوەی کە لە 2021 دروست بوو ئەو جارە ینی مووقعەکان تۆزێک دەگۆڕێ ینی کورسەکان دەستکاری دەبی گرنگە ئەوەی ئێمە بتوانین ینی بە هەمومان بەو نەتیجەی کە هات بتوانین ئیدارە شارەکە بکەین و بتوانین خزمەتی شارەکە بکەین. بەڵێ ئەم جارە بڵین دەرفەتێکە کە تا 4 ساڵ دووبارە نابێتەوە کە ئیشوکاری ئەنجومەنی پارێزگا پرسی چاودێریکردنی پرۆژەکانە پەسەندکردنی بودجێ هەڵبژاردننی پارێزگارە و دەرکردنی بڕیار و بڵێن چاودێری لە سنووری کارگەری خۆی دەرفەتێکە تا 4 ساڵی تر دووبارە نابێتەوە بۆ گۆڕانکاری بۆ نوێنەرایەتیش ببورێت دەنگت زۆر نەگەیشتە لام کەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە کە کاروباری ئەنجومەنی پارێزگاکان پرسی خزمەتگوزاریە دانانی پارێزگار متمانەدان بە بەڕێوەبەرە گشتیەکان پەسەندکردنی بودجە چاودێری پرۆژەکان دەرفەتێکە بۆ هاوڵاتیان بۆەوەی بارودۆخی خزمەتگوزاریشان باشکەن جگەلەوەی کە ئێمە وەکو کورد ناسنامەی کوردستانی و ناوچانەش گرینگە بەڵێ بێگومان ینی من ئاماژەم پێدا پێم وایە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە بۆ کەرکووک بەتایبەت لە هەڵبژاردننی پەرلەمانی یا ئەنجومەنی نوێنەرانی عێراق گرنگترە چونکە لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران باسی قەزیەکانی عێراقە بەڵام ئەوە باسی قەزی پارێزگایە باسی خەدەماتی پارێزگایە باسی بەشداری هاوڵاتیە باسی قیرتاکردنی شەقامەکانە باسی ئەوەی ئەو بەتایبەت بۆ کەرکووک کە بودجێ پترۆ دۆلار ئەگەر بگەڕێتەوە چۆن بتوانین لە ڕێی ئەنجومەنی پارێزگا و پارێزگارێکی باش ئەو پارەیە بکەینە پرۆژە لە کەرکووک بیکەینە خەدەمات بۆیە زۆر گرنگە و ئەهەمیەتی خۆی هەیە و یعنی ئەگەر بتوانین ئێمە لە کەرکووک ینی ئیدارەتێکی عادل دروستکەین و پێکهاتەکان پێی ڕازی بن ینی ئەوە سوورەتێکی جوانتر بداتەوە ینی هەموو عێراق ئەو کێشەی کە ینی لە نێوان پێکهاتەکان هەیە یان هەندێک لە تعسوبی قەومی یا تعسوبی مەزهبی ئەگەر لە نێوان لایەنەکان هەبوو ئێمە بتوانین لە کەرکووک نمونەی وا پێشان بدەین کە بەیەکەوە ژیانێکی حەقیقی دروست بی لە نێوان پێکهاتەکان و ینی پێم وایە خەڵکی عێراق بەگشتی و کەرکووچەکانیش بە تایبەتی شایانی ینی ژیانێکی باشترن شایانی ئەوەن کە ئازادتر بە خزمەتتر بژین و وڵاتەکەش بەشی ئەوەندە سەروەت و سامانی تێدایە کە بەشی هەمووان بکە بەڵام ینی زوڵم و نادات پەروەری وای کردیەکە ینی ئێمە ساڵ بە ساڵ باسی کێشەکان بکەینەوە بە تەراکمی بەڵێ سوپاس دەکەین کاکێ من ماوەس ئەحمەد بێمەوە لای بەڕێز لە کەرکووکەوە
سەبارەت بە هەڵبژاردننی ئەمجارەی ئەنجومەنی پارێزگاکان کاریگەری دەبێت لەسەر چ کاریگەری بەسەر پرۆسی پەروەردەش کە بەڕێز دەمێکە لە بواری پەرۆدە لە باری خوێنی کوردی کار دەکەن وەرە سەر ئەوەی کە بەڕێز باسکت کێشەی جوتیاران و زەویە کشتتوکاڵیەکان پۆستە ئیداریەکان دەرفەتێکە بۆ گۆڕانکاری و بۆ نوێنەرایەتیکردنیش بەڵێ مەسلەی ئەم ئەنجومەنی پارێزگا کە ئێستا هەڵبژاردنە کە دوای 18 ساڵ کە لە 2005ەوە تا ئێستا هەڵبژاردن نەکراوە ئەم هەڵبژاردنەش بەڕاستی منافەسەیەکی گەورەیە چکە تاکە پارێزگایە جیاکراوەتەوە لە هەڵبژاردنەکانی پێشوو و ئەو یاسایی کە یاسای هەڵبژاردنیش بەڕاستی لە مادەی بڵین 4 زوڵمێکی گەورەی لە پرۆسەکە کردووە بەڵام بە هەموو پێوەرەکان بەڵێ تاسی لە پرۆسەی پەروەردە و لە خوێندن و لە مەسلەی جوتیارەوانە بەڵام ئەوە دەبێت لە ڕێی پەرلەمانتارانەکانیشەوە بێ ئەو پەرلەمانتارانەی کە نوێنەری کوردن بەگشتی و کەرکووکیش بە تایبەتی ئەو شەژەندان پەرلەمانە دەبێت واز لە چێبڕچێی حزبی بێن و بەرژەوەندی حزبی و شخصی ئەوانە دەبێت پرۆژەکانی مادەی ١40 لە مەسلەی یاسایی جوتیارانە کە هی ڕژێمی باش هەڵوەشاوەتەوە ئەمانە کاری لێ بکرێ بە تایبەتی وەزیری دادی عێراق ئێستا کووردە یعنی بتوانن لە ڕێی ئەوانەوە و لە ڕێی ئەنجومەنی پارێزگای تازەوەشەوە پرۆژە یاسایەک هەموار بکرێت کە نەکرد و کورد بەڵکو تورکمانیش زوڵمی لێکراوە بۆیە بەڵام دەبێت کەسانێکی دەستپاک و دەمپاک و کەسانێکی شارەزا کەسانێک کە تەجروبە نەکراون ڕابردوویان پاکە نەک ئەمانەی کە پێشتریش هەر چۆنێ بوونە بەو شێوەیە ئێمە ترسی ئەوەشمانەیە بەڕاستی دوای هەڵبژاردنەکان ململانی سیاسیەکان بە تایبەتی لە نێوان هەردوو حزبی دەسەڵاتە ئەگە کورسیەکان کەمی کرد ئەمانە لە نێوان خۆیانە زیاتر مەسلەی کڕین و فرۆشتنی بینی یەکتری کە نمونەیەکی ناشرینی ئێستا پیشانداوە دوای هەڵبژاردنەکانیش منافەسە بکرێت لەسەر پارێزگا و ئەملاولا بابەتەکە بدۆڕێت بە تایبەتی من پێم باشە سەرکردایەتی کوردی بەگشتی لیژنەیەکی چاودێری دابدرێت چاودێری ئەم هەڵبژاردنە بکەن بە هەموو لایەنیانەوە بتوانن هەڵبژاردنێک بن ئاسانکاری بۆ سەرجەم کوردەکان بکرێت بە هەموو پێوەرەکانەوە ڕێگریان لێ نەکرێت لە ناو پرۆسەی دەنگدانە لە بنکەکانە باواز لە مەسلەی حزبایەتی و فلان و تەزویرەوانە بێنن ئێمە منافەسەکەمان لە کەرکووک قەزیەکە نەتەوەییە لە هەرێم جیایە لە هەرێم بایکۆتەکەی ئەوە ئامرازێکە لە ئامرازەکان بەڵام قەزەی کەرکووک و ناوچە دابێنراوەکان وەگە و بە ڕێزانەش باسییان کرد چارەنووسسازە دەبێ ئیشی لەسەر بکرێت چونکە لە کاتی حکوومەتی بەعز لە هەموو قۆناغەکانە تعریب کراوە و ئێستاش تعریب بەردەوامە بەڕاستی لە کەرکووک و دەوروبەری و تەنانەت لە گەڕەکەکانیشە ئێستا زیاتر لە 6 گەڕەکی عەرەب دروست کراوە و مەسلەی دامەزراندنە لە کورتی داوە ئەوەی کە باسی کرد لە 2800 کەس کورد ئەوەنەی بەرکەوتووە لە پەروەردەش بە هەمان شێوە لە سلکی ئەفسەریش ئەسکەریشە کورد و تورکمانەرێکی 300 یان بەرکەوتووە لەو عەدەدە زۆرەی 2000ەکە باقی هەمووی عەرەب دەستی کەوتووە ئەمە بۆیە بۆ یەکدەستی نییە بەڕاستی بۆیە هەڵبژاردننی ئەم جارەی ئەنجومەنی پارێزگا مەسیریە زۆر گرینگە دەبێت لایەنەکان بە هەموویانەوە دەست پێشخەر بن هاوکاری یەکتری بن واز لە ململانەی سیاسی و حزبی و فلان کەس بکڕن و فلان بێت و فلان تۆمە بکرێت و ئەمانە واز لەوانە بێنن بتوانن بە گوڕوتینێکی چاکتر و باشتر و بەشداریەکی زۆریش خەڵک بەشدار بکات چونکە کێشەکان بەڕاستی لە 2005ەوە تا ئێستا کەڵەکەی کردووە زیادی کردووە هەرچەندێک کوردیش لە پەرلەمانی عێراق عەدەدی زۆر بووە کە یەکەم جەلسە زیاتر لە 77 ئەندام پەرلەمانی هەبووە بێجگە ڕەئیسی جمهوری و 6 وەزیر و ئەمانە بەڕاستی نەیانتوانی مادەی 140 ئەمانە جێبەجێ بکرێت ئێستاش ئومێدەوارین ئەمەل هەر ماوە بەڵام بە شەرتێ واز لە ململانێ بێنن واز لە
ناوچەگەری بێنن خزمەتی شارەکە بکەن چونکە ئەم دوو ڕۆژی مەسیریە بەڕاستی کارێکی وا ئەنجام بدەن بتوانین سەرکەوتنێکی چاک بەدەست بێنین بۆ خزمەتکردنی شارەکە بۆ پێکەوە ژیان لەگەڵ عەرەبە لەگەڵ تورکمانە لەگەڵ مەسیحیە لەگەڵ ئەوانەی ترە چونکە کەرکووک بەڕاستی ئێمە خەڵکی کەرکووکین و خەڵکی شارەکەین کەرکووک کێشەی کۆمەڵایەتی و نەتەوەمان نییە ئێمە زیاترەوەی کێشەمان بۆ دروستەکە سیاسیەکانن حزبەکانن بەڕاستی ئەم ململانێ و ئەمانەیان دروست کردووە هەر لە مێژووە بخێنە دائیمەن ململانەکان دەسێ لە پشتیەوە بۆ ئەم کێشانە دروست بووە بۆ هیوادارین ئەم پێکەوە ژیانە بەردەوام بێت بەڵام بەداکۆمان لە مافی ڕەوای کورد بتوانین نیشەکان جێبەجێ بکرێت باشە ماوەستا لەسەر پەرۆلەش ئەگەر قسێکمان بۆ بکەیت لەسەر خوێندنی کوردیش بەسەبارەت بە تایبەتمەندی ئەوانەی کە پێویستیشن بۆ ئەنجومەنی پارێزگاکان چ جۆرە پسپۆریەتێک چ جۆرە کەسانێک قەبەن مەسەلەی کێشەی خوێندنی کوردی ئێستا لە کوردستان لە کەرکووک و ناوچەدا بێنراوەکان تاکە دەستگا هەبێ حکومەتی هەرێم شانازی پێوە بکە بەشی خوێندنی کوردیە کە لە سەرجەم شارەکان بڵێن هەر لە خانەقینەوە هەتاک و شنگال زیاتر لە 17,000 مامۆستا هەیە کەرکووکیش چەقی ململانەکەیە بۆیە بەشی خوێندنی کوردی لێیە ئەم بەشی خوێندنی کوردیە تاکە دەستگایە کە حکومەتی هەرێم شارازی پێ بکە و ئیشی پێ بکات چونکە لە هەموو جونگەکان زیاتر لە 500 قوتابخانە هەیە بەڵام دایرەکانی تر هیچی لە هیچ نەماوە هەنێ تەنسیب ماوە بۆیە ئەم کێشەی خوێندنی کوردی بەڕاستی دەبێت چارەسەر بکرێت دەبێت کەسانێک بچنە ئەنجومەنی پارێزگا داکۆکیگەری مافی ڕەوای خەڵکی کورد بن بە تایبەتی و شارەکەش بەگشتی و مافی پەروەدە و مامۆسایی ناوچە دابێنراوەکان چونکە هەر 4 ساڵ جارێ پەرلەمانتارەکان دروشمی بریقوباقیان بەرزە کردەوە و دوایش لە ناو پەرلەمانە لە کاتی بودجەیە لە کاتی یاساکانە کەرکووک و ناوچە دابێنراوەکان و بە پەروەردەوەش ئەفرۆشراین کە ئاخر فرۆشتنیش ئەم جارە بوو کە بەڕاستی مامۆستایان زۆر نیگەرانن زیاتر لە 6500 مامۆستا هەیە ناکرێت مامۆسای عەرەب و تورکمان لە هەمان قوتابخانە لەگەڵمانن موچەی تەواو وەرەگرن ماگانە موچەیان نەدرێتێ ئەنواع سلفەیان نەدرێتێ مافیان پارێزراوە کارتیان هەیە هەموو شتێکیان هەیە بەڵام مامۆسایانی ناوچە دابێنراوەکان دەبێت چاوەڕێی مزگەێنی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێم بکەین 3 مانگ 2 مانگ جارێ موچەمان بداتێ یان نەیە لێ مانگرتنەکانیش بکرێ بۆیە زەرورە ئەو کەسانی کاچناوێ کەسانی پەروەردەییشی تیابێ پسپۆری تیابێ و بتوانرێت داکۆکی لە مافی مامۆستایان بکرێت چیتر وامان بکرێتە دەستکەوتی حزبی و شخصی کە ئێستا دیومانە لە ماوەی چەندین ساڵە بەڕاستی دەستە دەستیەکرێ کە مامۆستایان مافێکی یاساییانە بگەڕێنەوە سەر شارەکەی خۆیان لە هەم خەتای یەکەم و سەبەبی یەکەم حکومەتی هەرێمە لەگە حکومەتی ناوەند بەهۆی ململانەی سیاسی ئەوانەوە ئێمە ناوچە دابێنراوەکانیان بەڕاستی کردوتە قوربانی نەوت و بودجە و موچە و کەسان و لیوا دروستکردنی خۆیان سپاس دەکەین مامۆستا کارێکی قێزەونە دەبێت گرنگی تایبەت بە ناوچە دابێنراوەکان بێت و یەک نمونە چش بۆ بێنمەوە ئەو مامۆستایانەی کە سەر بە فەڵەستینن کە لە ناو قودس و دەوروبەرین کە لە مۆتەمەرێکا لەگەڵیان دانیشتین لە مۆتەمەر قسەمان کرد وتی مامۆستا ئێمە موچەمان زیاترە لەوانەی کە لەژێر دەسەڵاتی فەڵەستینیەکانن لە ڤیلفەن وتی لەبەرەوەی ململانێ و چەقی ململانەکان لەوەیە هاوکاری زیاتری فەرمانبەر و مامۆستا ئەکرێت 2 وەرەقە زیاتر ئەدرێ بەڵام بەداخەوە هین ئێمە ئەمان فرۆشن و ئەمانکردن و ئەمانێن و سپاس دەکەین مامۆستا ئەحمەد ئەو ماوەی 20 ساڵە بەو شێوەیە بەڵێ سپاس دەکەین کاک ئەحمەد کاتمان زۆر کەماوە 4 قوپەکێکمان ماوە گەشتێک تەما بێت لەسەر گرنگی بەشداری خەڵک چارنووسی ئەو ناوچەند وڵام من بە کورتیڵێم ئێستا هەڕەشەیەکی گەورە لەسەر بوون ومانەوەی کورد لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان هەیە کورد دەرس و پند و عیبرەتی لە 16 ئۆکتۆبەر وەرنەگرتووە چکە تا ئێستا بە قەرارەکانی لوجنەی شوون شیمال و مەجلیسقیادە ثەورە کار ئەکرێ دژی کورد بەکارهێندرێ 5,000 سەرۆکۆمار بەر کورد کەوتووە نە بستێک زەوی لە سای ئەو سەرۆکۆمارانە گەڕاوەتەوە نە قەرارەکانی مەجلیسقیادە ثەورە هەڵوەشێنراوەتەوە بۆیە کورد پێویستە ئەرک و
دەسەڵات و دەورەکانی خۆی دابش بکاو بگۆڕێ ئەگەر نەیگۆڕێ پاشەکشەی گەورەتری پێکرێ و زیانی گەورە بەر ئاسایشی نەتەوەی کورد بەچی ئەمە هەڵدۆشێتەوە قەرارەکانی قەرارەکان زەوی کوشتتوکڵەکان نوێنەرایەتی وەکو کاگلەتیف ئاماژەی پێکرد نوێنەرایەتی کورد لە زیاتی نوێنەرایەتی حزب و بەرژەوەندەکانی حزب و بەرژەوەندەکانی بنەماڵە بکبێ نوێنەرایەتی بەرژەوەندێ باڵەکانی کورد بک بە تایبەت لە کەرکک و ناوچەدا بڕێنراوەکان ئەگەر تەفعیل بکرایە ئەتواندرا بەشێکی زۆر لە مادەی 140 جێبەجێ بکرێ ئەو قەرارانەی کە دژی کورد لە سەردەمی بەعسا بڕیاری لەسەر درابوو لەوانە لوزنەی شوونشیمال مەجلسکا دەتەورە تا ئێستا کاری پێکرێ آخر جار من جۆم لێ بوو دوێنێ شەو محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عێراق ئەڵێ ئێمە بۆیە ناتوانین ڕێگری بەشێک لەو بڕیارانە بکەین چکە تا ئێستا هەڵنەوە شێنراوەتەوە کە باسی سەرگەڕانیان لەگەڵ کرد ئەڵێ ئەوانە بە قەراری مەجلسکا دەتەورە بووە بێ هەڵبوەشێتەوە هەڵنەوەشاوەتەوە نوێنەرانی کورد بووە لە سەرۆکۆمار پەرلەمانتار وەزیری داد و وەزیرەکانی تر نوێنەرایەتی کورد نوێنەرایەتێکی لاواز بووە و نەیتوانێت نوێنەرایەتی بەرژەوەندەکانی کورد بکە و بەشێکی زۆر ئەوانەی کە پێویست وە لە سەریان نەیانتوانیوە جێبەجێ خولەکێکیش بۆ بەڕێزت چاوەڕێت چێت لە هاوڵاتیانی ناوچەدا بڕێتەکە سەرڕای و هەموو نەهامەتێ لەوێ ماونەتەوە هەڵبژارنەکەش بڵین ڕەنگە 4 ساڵ ڕەنگە زیاتریش دووبارە نەکرێتەوە ئەزانی ڕەنگە ناوی نێنین پێیان بەڵام ئەکێ بڵین خەڵکی کەرکووک ئەگەر لە هەریمی کوردستان ئێمە شەرمان لەگەڵ شەرمان بۆ هەڵۆشانەوەی ستەمکاریە یالانی کەم بۆ گۆڕینی ستەمکاریە لە کەرکووک شەڕەکە دوو جۆرە شەڕە بۆ گۆڕینی ستەمکاری شەڕە بۆ جێڕانەوەی شناس ئەمە بەس کورد ناگرێتەوە تورکمان ژەمان کێشەیە عەرەبی ڕەسەنی کەرکووک ژەمان کێشەیە ئێستا ئێمە شناس چکە بۆی زۆر بە خێرایی بڵێم لە ململانەی بینی قوربانی و جەلادا ئەریک بەزەوە نییە قوربانی بگێڕیتەوە بۆ دۆخی ئاسایی ئەریگەوەیە جەلاتیش بگێڕیتەوە بۆ دۆخی ئاسایی یعنی ئەم کێشەیەکەیە جەلات پێی وایە دەبێ ئەمە بکە قوربانیش پێی وایە دەبێت قوربانی بێ بۆی ئەم دۆخە چاکەی بۆی دادوەری گوێزەرەوە دروست بێ دەبێت قوربانی ئاستەکەی بەرزکەیتەوە جەلاتیش بێنیتە خوارەوە چونکە لە یەک ئاستا بۆستن ئێمە دەبێت ئەمە بکەین ئەمە بە بڕوای من بەوا بێ کە بەشداری بکەین دەبێت خەڵک وەکو پێویستیەک بەشداری نەک وەکو من ناوی ئەرکوما فۆشتانە واز لێ بێنە وەکو پێویستیەکی ژیاری وەکو ئەوی کە 4 ساڵی تری ئەمە نەبێ یا من پێشترش گوتم ئەزانی ئەگەر باسی ئەوە بکەین نەتەوە و نازان وەشتانە فەرقێکی زۆر بچووک لە بینی یعنی ئەگەر ئێمە ئەگەر 59 لە سەدا بین لە کەرکووک عەرەب و تورکمان بەیەکەوە 49 ئاوا نسبەکە ئەوەندە نزیکە وەکین بەڵام ئەمە چۆن عیلاجەکرێ بەشداری جدی بەشداری ئەرێنی واکە کە ئەم بارودۆخە بگۆڕین سپاس دەکەم کاکێ من بە کورتی ئەگەر شتێکت مابێ زۆر بە کورتی سپاس دەکەم بەڵێ وەڵاهی من دەڵێم ینی هاوڵاتی چەند ساڵ جارێک چاوەڕێ دەکەن لە یەک ڕۆژدا بڕیار بدە ئێستا ئەو ڕۆژە هاتیتە پێشێ و لە ڕۆژی دەنگدانە بڕیارەکە و دەبێت بە دقت بڕیار بدە بڕیاردان لەو ڕۆژە ینی مشارەکە مەسئولیەتە و ئەرکە بەنسبەت کەرکووک بە تایبەت و بڕیاردان مەسئولیەتە تۆ بڕیار دەدەی چێ نوێنەرایەتیت بکات چێ لە داهاتوو ئەنجومەنی پارێزگاکە و شارەکەت بۆ بڕێوە ببە دەبێت دقت بکەن و لە ماڵێ دانەنیشن متەفەریز بن تەماشاکار بن خۆیان بەشدار بن لە دروستکردنی ئایندەی شارەکەیان کەرکووک دەهێنێ ینی لە ڕۆژی دەنگدان بچی دەنجی بۆ بدەیت سپاس دەکەم مامۆستا ئەحمەد زۆر بە کورتی ئەگەر جەنابی شتێکت مابێ کاتمان نەماوە سپاس دەکەم وەڵای من بە کورتی ئەوەیە من پێش هەفتەیەک ڕێکخراوی کوردستان بۆ توێژینەوەی بۆ 63 ئەندام پەرلەمانەکانی کورد کرد لە بەغا لە نەتیجە دەرکەوت کە چالاکترین ئەندام پەرلەمان کاکسۆران عومەر و دکتۆر مسەنا کە لە دوو کتلەی زۆر بڵین بە حسابی یەکێتی پارتی زۆر بچووکن کە بەداخەوە ئەمە دەبێ هەردوو حزبی دەسەڵات بۆ پێداچوونەوە بە بەرنامەی خۆیان بکەن خۆزگە توێژینەوەشە وایە لەسەر ئەدای ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر ئەو 26 کووردە هەتا کویچە چی کراوە هەڵسەنگاندانیە بکرایە کورد بۆ ئەوەی بتوانێت دەنگ بە چێ بدا و چێ هەڵبژێردێت بەڕاستی زۆر گرنگە داوا لە خەڵکی ئەەکەم بە تایبەتی خەڵکی کورد کەرکووک ئاوارەکان هەمووی بە گروتوینێکەوە بێن دەنگ بدەن سپاس دەکەم بتوانین بەڕاستی سنگ و ڕنگمان هەبێ بەڵام بە کەسانێکی دڵسۆز و دەستپاک و ئەبین خاوەن پرۆژە و خاوەن ڕابردووی پاک و
داهاتووی پاشیە بەڵێ سوپاسی هەمووتان دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین لە ستۆدیۆ لە هەورێ لە کەرکووک سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکاران و خواتانە زۆر بەڕێز